هاوڕێیان بەخێربێنەوە بۆ سیمیناری دووەم لەگەڵ بەڕێز مەریوان وەریاقانە لە هەفتەی ڕابردوو باسی لە سیمیناری یەکەمدا کاک مەریوان باسی لە نەتەوە بەر لە ناسیۆنالیزم کرد و چۆنیەتی دروستبوونی ناسیۆنالیزم چۆنیەتی دروستبوونی دەوڵات بەوردی باسی لەو سیستەمە سیاسیە کرد کە بەر لە دروستبوونی نەتەوە و بەر لە دروستبوونی ناسیۆنالیزم هەبوو و بە تایبەتتریش باسی لە ئیمپراتۆریەتی عوسمانی کرد و چۆن سیستەمی ئیمپراتۆریەتەکانی شەکرد. خۆتان نەزان ئەم زنجیرە سیمینارە بەردەوامە بێت لەگەڵ کاک مەریوان. ئەم هەفتەیە لەسەر نەتەوە چییە و چۆن دروست بووە، باس لە چۆنیەتی دروستبوون و چێتی نەتەوەکە. خۆتان نەزانن هەمومان کاک مەریوانە ناسین لە نەوەدەکانەوە لە ناو کای ڕۆشنبیری و ڕۆژنامەوانی و ئەکادمی کوردی ناوەشی دیار و کاریگەر بووە. بەڵام بۆ ئەو گەنجانە یان بۆ ئەوانەی کە جاری یەکەمیان یان کەمتر لەسەر کاک مەریوان نەزانن، کاک مەریوان لە ساڵی 1993 لە هۆڵەندا ئاژی، لە زانکۆی ئەمستەردام بڕوانامەی دکتۆرای لە زانستی ئینسانیەکاندا وەرگرتووە. ماوەی 10 ساڵێکە هەر لەو زانکۆیە لە بەشی دیراساتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانی عەرەبی مامۆسایە لە هەمان زانکۆدا. خاوەنی کۆمەڵێک کتێبە بە زمانی کوردی و چەندان نووسینی ئەکادمیشیە بە زمانەکانی هۆڵەندی و ئینگلیزی. هەروەها هەندێک لە نووسینەکانی بۆ عەرەبی و فارسی وەرجێردراون. لە دوای ڕاپەڕینشەوە وەک باسمان کرد بەشداریەکی هەمەلایانەی لە گەشەدان بەکای فکری و ڕەخنەیی و سیاسی کۆمەڵاتی و فەرهەنگی لە کوردستاندا هەبووە. بەردەوامیش بۆ زیاد لە ڕۆژنامە گۆڤارێکی کوردی نووسیوە. ئەوانەی کە هاوڵاتی و ئاوێنەیان لەبیرە لەوێن دەر ستونێکی بەردەوامی هەفتانەی هەبوو. لە ڕابردوودا لە کوردستان تایمز سیمینارێکمان بۆ کردەوە، بەڵام ویسمانە و سیمینارە فراوانکەین. ئێستا هەفتەی ڕابردوو سیمیناری یەکەممان کرد دەربارەی ناسیۆنالیزمونەتەوە. ئەم هەفتەیەش درێژکراوەی هەر سیمیناری یەکەمە. کاک مەریوان ئەم سیمینارەی بە زمانی ئینگلیزی ئامادە کردووە بۆ خوێندکارانی ماستەر لە زانکۆی ئەمستەردام کە لەوێ بە درێژی پێشکەشەکە زیاتر بە شێوازێکی ئەکادمی. بەڵام لەبەرەوەی ئێمە لە کوردستان تایمز خۆمان واڕێکەوتوین لەگەڵی کە بە جۆرێک بێت کە هەم ئەوانەی کە لە ئەکادمیان لێ تێبگەن، هەم ئەوانەی کە کەمتریش لەسەر لە ناو کای ئەکادمیادا کارەکەن لێ تێبگەن. خۆتان نەزانن دۆستان، سیمینارەکەمان لە شێوای سیمینارە خۆزگا ئۆنلاین نەبووە لە کوردستان وایە، بەڵام لەبەری ئۆنلاینە و کاک مەریوان سەرەتا سیمینارەکەی خۆی پێشکەشەکات. دواتر ئەگەر هەر دۆستێک پرسیاری هەبوو توانی پرسیارەکانی ئاراسە بکە و هەوڵ بدەین پرسیارەکان لە چوارچێوەی سیمینارەکەی باشتر هەرچەندە کاک مەریوان نەتوانێت کراوەیە لەوەی کە پرسیاری دەرەشیش وەڵامداتەوە، بەڵام ئەگەر لە چوارچێوەی سیمینارەکەی تەسەوڕەکان زیاتر بتوانین خزمەت بە ناوەڕۆکی باسەکە بکەین. کاک مەریوان فەرموو. ئێوارەتان باش کاک کەمال، سوپاس جارێکی تر بۆ ئەم ڕەخساندنی ئەم دەرفەتە، سوپاس بۆ کوردستان تایمز و سپاس بۆ ئەو هەموو هاوڕێ و دۆستانەی کە لە شوێنی جیاجیاوە ئامادەن بە میێوارەیە لێرەدا پێکەوە باس لە بابەتێکی گرنگ دەکەین کە مەسەلەی دروستبوونی نەتەوەیە، نەتەوە چۆن دروست بۆ دەچووە هاتووە بۆ دروست دەبێ. وەکو کاک کەمال باسی کرد، من لە هەفتەی ڕابردوودا لە سیمیناری یەکەمدا باسی قۆناغی بەر لە دروستبوونی نەتەوەم کرد و قۆناغی بەر لە دروستبوونی ناسیۆنالیزم. ڕاستیدا ئەوە ڕەنگە ئەوە درێژترین قۆناغی مێژوویە کە تاکو ئەمڕۆ مرۆڤایەتی لە ناویا بوو. یعنی مرۆڤایەتی مێژوویەکی هێچگا درێژی هەیە لە دەرەوەی ئامادەبوونی نەتەوە و لە دەرەوەی ئامادەبوونی ناسیۆنالیزم. زۆربەی زۆری سەرچاوە زانستیەکان باس لەوە دەکەن ناسیۆنالیزم و نەتەوە لە ناو ئەوروپادا لە کۆتاییەکانی سەدەی 18ەوە دەست پێکات و سەرەتای سەدەی 19ام و مەسەلەی نەتەوە و ناسیۆنالیزم لە
خۆڕڵاتی ناوەڕاستا لە دوای کەوتنی ئیمپراتۆریەتی عوسمانی و دوای جەنگی جیهانی یەکەمەوە دەست پێکەن ینی مێژووی و مێژووی ناسیۆنالیزم لەم ناوچێدا و لەناو ئەوروپا و خۆراوا خۆشیدا مێژوویەکی هێجگار تازەیە و تەمەنی لە باشترین حاڵەتە لە 2 سەدە و نیو تێپەڕ ناکات لە کۆتاییەکانی سەدەی هەژدە هەمەوە بۆ ئێستا من هەفتەی ڕابردوو لە سیمیناریەکەمە باسیەوەم کرد کە لە قۆناغی تا سەدەی 19 لە ئەوروپادا قۆناغی سەرەکی قۆناغی بوونی ئیمپراتۆریەتە یعنی ئێمە ئیمپراتۆریەتی گەورەی دینیمانە بووە لەم ناوچەیە لە ئیمپراتۆریەتی رووسیا بووە لە ناوچەی ڕووسەکانە قەیسەریەتە بووە لە لێرە هابسبورگ هەبووە ڕۆما هەبووە ینی ئەوەی کە هەبووە بریتی بووە لە کۆمەڵێک ئیمپراتۆریاتی گەورە کە لە ناویە ئیمپراتۆریەکە بووە وەفیەیەکی ئەرستۆکراتی حکومڕان بووە کە ئەمانە ژن و ژنخوازیان لە ناو یەک لەگەڵ یەکتریا کردووە و شتێک بە ناوی نەتەوە شتێک بە ناوی دەوڵەتی نەتەوەی یا نەوڵەت ناسیۆنالیزمەوە بوونی نییە هەموو ئەم شتانە ڕاستیدا لە دوای شۆڕشی فەرەنسیەوە دەست پێەکەن لە ناو مێژووی ئەوروپادا خاڵێکە کە لە هەفتەی ڕابردوودا گرنگ بوو باسم کردو پێم وایە گرنگرە ئێستا جاریچکە باسی بکەمەوە ئەوەیە کە زۆری خەڵک لە قۆناغی ئیمپراتۆریەتدا لە هیچ شوێنێکی دنیادا وەکو هاوڵاتی نابێنرێن هاوڵاتی ینی وەکو کەسێکی تاکە کەسێکی خاوەن ماف کە مافی سیاسی یا مافی کۆمەڵایەتی یا مافی فەرەنجە بێ نەبووە زۆر خەڵک ڕعیەت بووە ڕعیەتی سوڵتان بووە ڕعیەتی پاشایەک بووە و پەیوەندی سەرەکی بریتیوە لە پەیوەندی ڕعیەت سوڵتان لە نێوان دەسەڵاتدارانەوە دوو فۆرمی سەرەکی دەسەڵاتمانە بووە فۆرمێکیان فۆرمی ئیمپراتۆریەتەکەیە کە لە سنتەری ئیمپراتۆریەتەکانە ئیمپراتۆریەکە بووە سوڵتانێکە بووە خۆی و حکومڕانەکانی دەور و پشتی بۆ نمونە لە ناو ئیمپراتۆریەتی عوسمانیدا لە ئەستەمبوڵا بووە سوڵتان لێوە بووە خەلیفە یا خەلیفەی موسڵمانان لێوە بووە سەدری عەزەم لێوە بووە وەزیرەکان لێوە بوون بە دەوریا بوون و ئەم سنتەرە بەستراوەتەوە بە کۆمەڵێکی هێجگار زۆر لە دەسەڵاتی ناوچەییەوە لە فۆرمی دەسەڵاتی ئیمارات و ئەرستۆکراتێتی بەهێز و خێزانی حکومڕانی و بابەتشتانە بەڵام لە سەردەمی ناسیۆنالیزم ئەم شتانە هەمووی گۆڕێ هەر هەمووی تێگەچێتوە تەواو سیستمێکی تازە دێتەکایەوە ئەوەی من ئەمەوێ باسی بکەم و هیوادارم کاتی ئەوم هەبێ ئەو پاوەرپۆینتانەی کە دامناوە هەمووی بتوانم باس بکەم باس لەوە ئەکەم ئێمە ئێستا لە چ قۆناغێکتین و دوایتر باس لە کە پێم وایە قۆناغی نەتەوە و دەوڵەتی نەتەوەیە و دوای ئەوە باس لە ئەوە ئەەکەم ئایا ئەم قۆناغە چۆن دروست بوو ئایا مەسبەت بە تایبەتی لە ناویدا نەتەوە وەکو یەکەی سیاسی ژمارەیەک و یەکەی فەرهەنگی ژمارەیەک چۆن دروست بوو بۆ ئەوە بکەمە بێ بچمە سەر پاوەرپۆینتەکەم جاگە باش بۆم دۆز و بابزانم ئەمەیانە ئەمەیە بەڵێ وەکو وتم دنیای ئەمڕۆ لە هەر سەرێکەوە سەیریەکەیت لە ڕاستیدا بریتە لە دنیای نەتەوە و دەوڵەتی نەتەوە وەکو وتم مرۆڤایەتی بە درێژایی مێژوویەکی هەجگا درێژ شتێکی تێدا نەبووە بە ناوی نەتەوە و ناسیۆنالیزم و دەوڵەتی نەتەوە بەڵام ئەمڕۆ ئەگەر ئەمڕۆ سیر بکەین پۆلینکردنی دنیا بریتە لە پۆلینکردنی وڵاتەکان ئەگە بمانەوە دنیا دابەش بکەین ئەمڕۆ دابەشەکەین بۆ کۆمەڵێک کیشوەر هەر کیشوەرێکیش دابەشەکەین بۆ کۆمەڵێک دەوڵەتی نەتەوە ساڵی کیشوەری ئەوروپا لە ئەوروپادا چی هەیە دەوڵەتی ئەڵمانی هەیە دەوڵەتی فەرەنسی هەیە دەوڵەتی بەلجیکی هەیە دەوڵەتی هۆڵندی هەیە ئیتالی هەیە بۆ بەم شێوەیە ئەمریکا بە هەمان شێوە ئەفریقا بە هەمان شێوە و ئاسیا بە هەمان شێوە ینی پۆلینی ژمارەیەکی وڵاتەکانی دنیای ئەمڕۆ پۆلینی دنیای ئەمڕۆ بریتە لە پۆلینکردنی بۆ وڵاتی جیاواز و لەو وڵاتانەدا خەڵکی تایە دانیشتوانی جیاوازی تایە ئەم دانیشتوانە ئەم مرۆڤانە هەر یەکێکیان سەر بە دەوڵەتێکی نەتەوەییە ینی هەر یەکێکیان سەر بە نەتەوەیەکی دیاریکراوە ئەزم بۆ نمونە من لە هۆڵەندا ژیم پاساپۆرتی هۆڵندیم هەیە ئەوەی بە هۆڵندی پێدە ناشناڵەتی هۆڵندیم هەیە هاوڵاتێکی ئەم وڵاتەم ینی من بە مانایەک لە ماناکان سەر بە نەتەوەی هۆڵندیم و بەشێکم لە ئەو دانیشتوانەی کە لە ناو دەوڵەتی نەتەوەی هۆڵندیا هەیە بەڵام من بە دیوی ئەو دیوە پاشخانێکی ترم هەیە
شوێنێکی ترەوە هاتووم کە هەندێک لە هۆڵندیەکانی ترنیانە بەڵام لەوەدا کە من خەڵکی ئەم وڵاتم بۆ پاسپۆرتی ئەم وڵاتە بەیە بەشێکم لە دەوڵەت نەتەوەی هۆڵندا سەررجەمی ئەگەر بەدیوی ئەو دیویشا سێری بکەی سەررجەمی ئەو پەیوەندیانەی کە ئەمڕۆ لە دنیادا هەیە لەسەر بنەمای دەوڵەتی نەتەوەڕێک خراوە ینی بە پەیوەندی سیاسیەکان بەشێکی گرنگی پەیوەندی ئابوووریەکان پەیوەندی کولتوریەکان وێمە گرنگتری ئۆرگانێک کە ئەمڕۆ لە ئاستی دنیادا هەمان بێ ئۆرگانی نەتەوەیە گرتوەکانە لە نەتەوەیە گرتوەکانە تەنها ئەو وڵاتانە توانن بەشدار بن کە خاوەنی دەوڵەتن و کە دەوڵەتن و دەوڵەتی نەتەوە تێدایەکەی سەرچیادا ئەگەر وەکوت وتیش مەگە سەیری نەخشەی جیهان خۆی بکە ینی نەخشەکە ینی ئێستا کە تۆ سێری نەخشەی جیهانەکەی و تۆ پەخڕەکە کە سەیریەکەی کە ئەوەی کە ئەیبینی دیسانەوە بریتە لە نیشتیمانی نەتەوەیی و لە دەوڵەتی نەتەوەیی تۆ شتێک نبینی لەمە گەورەتر یا خود لەمە بچووکتر ینی نە ئیمارەتەکانە بینی نە شتێکە بینی لە دەوڵەتی نەتەوە بچووکتر و نە شتێکیش ئەبینی گەورەتر لە دەوڵەتی نەتەوە سەررجەمی ئەو سنوورانەی کە لە ناو نەخشەکانی جیانە هەیە نەخشەی نەتەوەیی و سەر بە دەوڵەتی نەتەوە ئەگەر سەیری دەستگا سەرچیەکانی دیسان دنیای ئەمڕۆ بکەین چیە بینین یعنی ئێمە حکوومەتەکانە بینین حکوومەتی وڵاتانە بینین و حکوومەتانە پەرلەمانیان هەیە سوپایان هەیە هەر هەمویان ئەمانە بەشێکن لە دەوڵەتی نەتەوە و لە ناو چوارچێوەکانی دەوڵەتی نەتەوەیە کارەکەن یعنی بەمانایەکی کە دەستگا سەرچیەکانی دنیای ئەمڕۆ دەستگای نەتەوەیی ناشناڵن یعنی و لە ئاستی ناشناڵ هیشەکەن کە منەواناڵێ مانایەوە نییە کە فۆرمی تری دەستگانیە و فۆرمی تری پەیوەندی ینی فۆرمی سەر و ناشناڵ هەیە سەر و نەتەوە هەیە بان نەتەوەیی هەیە ترانس ناشناڵی هەمانەیە دوایتر دوای ئەگەر بەجا لە بوو باسییانەکەم بەس بەمەستنەوەیە یەکە سەرچیەکان یەکەی دەوڵەتی نەتەوەن و یەکەی نەتەوەین و نەتەوە خۆی و دەوڵەتی نەتەوە خۆی گەمەکەری ژمارەیەکەن ئەگەر سەیری یاسای نێو دەوڵەتی ئەمڕۆ بکەین یعنی ئەو یاسایانەی کە ئەمڕۆ جیهان ڕێکەخەن ینی بیرۆکەی ژمارەیەک لە ناویدا بریتێ لە سەروەری نەتەوەیی و یاساکان یاسای ڕێکخستنی پەیوەندی نێوان نەتەوەکانە لە دنیادا و ڕێکخستنی پەیوەندی نێوان دەوڵەتەکانە لە دنیادا کە دەوڵەتەکانی ژۆک وتم دەوڵەتی نەتەوەیە وەکو بۆتانم باس کرد نەتەوەیە گرتوەکان وەکو یەکێک لە ئۆرگانە هەرە گرنگەکانی جیهانی ئەمڕۆکە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دروستکراوە تاکو ئەمڕۆکە یەکەی سەرەکی لە ناویدا دەوڵەتی نەتەوەیە کە نوێنەرایەتی نیشتیمانێک و نەتەوەیەکی دیاریکراوەکە لەمانە بچینە دەرەوە بەشێکی گرنگی ئەدەبیات و مۆسیقا و فێستیڤال و چالاکی وەرزشیەکانی دنیای ئەمڕۆ ڕاستەوخۆ پەیوەندیان بە دەوڵەتی نەتەوە و بەنەتەوە هەیە ئەنی ئێوە کاسی جامی جیهانی فوتبۆڵیان سیر بکەن تێیدا هەر وڵاتێک تیپی تایبەتی خۆی هەیە و یاریەکان و ململانیەکان لە نێوان تیپە نەتەوەیەکانن لە یاری ئۆلۆمپیەکانە بە هەمان شت هەمان دۆخ لە ئارادایە دەیان فێستیڤال هەیە بۆ پێشبڕجەی مۆسیقا لە ئێستاکەوەزان لە ئێستادا لە فێستیڤال یەکەیە بۆ مناڵان گۆرانی مناڵان لە ئەنا ئەوروپادا هەر مناڵێک بە ناوی یەکێک لە وڵاتانەوە ئەڕوا بەشدارە بێ لە ناویدا و بەشێکی گرنگی مۆسیقای هەموو ناوچانە مۆسیقای نەتەوەین و ئەدەبیاتیشان ئەدەبیاتێکی نەتەوەی ئەنی من هەر نمونەیەکتان لە ئەدەبیات بۆ بێنەوە لە هۆڵەندا فەندێکەیە شوێنێکەیە کە پارەی تایبەتی تەرخانەکات بۆ ئەو کەسانی کە ئەدەبیاتی هۆڵندی وەرە جێڕن بۆ زمانەکانی تری دنیا بۆ هەر زمانێکی تر ئەتوانی داوای بکەیت وەکو جۆرێک لە گەشەدان و ناساندنی ئەدەبی و ئەدەبیاتی هۆڵندی بە دنیای دەرەوە ئەین لەو ئاستەشدا مەسلەی نەتەوە و مەسلەی دەوڵەتی نەتەوەی ئامادەیە خاڵێکی تر کە گرنگە بیزاندین ئەمڕۆ ینی لە زۆر خۆپیشانداندا لە زۆر کاتی دیاریکراوە ئاڵای وڵاتەکان ئەبێ بە یەکێک لە سیمبۆلە سەرچیەکانی خۆنمایشکردنی ژمارەیەکی هێجگار زۆری خەڵک لە ئاستی جیهانیدا ئێمە لە هەموو وڵاتێکە گۆڕی سەربازی ون هەیە ئەو سەربازەی کە جانی خۆی بەخشیوە بۆ پاراستنی دەوڵات وە بۆ پاراستنی نەتەوە و ئەم سەربازە لە بۆنای جیاوازە وەفدی جیاوازە چنە سەری و تاجی گوڵینەوە شتانی لە سەریدانێن هەموو وڵاتێک سروتی نیشتیمانی تایبەتی خۆی هەیە
پێش یاریەکان پێش ڕووداوە گرنگەکان ئەو سرودە نیشتیمانیانە لێدرێت یا سرودەنەتەوەیانە لێدرێت وا وەکو بەشێک لە شوناسی ئەو میلەتە. مەدالیا هەیە، مەدالیای سەربازی یادرێ بەو سەرباز و بەو جەنەڕاڵ و بەو کەسانی لە سوپادا ئیشیان کردووە و خزمەتیان بە وڵاتەکەی خۆیان کردووە کە دیسان وەکوتم وڵاتێکی نەتەوەیی و دەوڵەتێکی نەتەوەییە. ئەگە سەیری میدیاکان بکەیت، ینی میدیای زۆربەی زۆری وڵاتانی دنیا میدیایەکی نەتەوەییە. پێگومان میدیای بان نەتەوەیی هەیە، دەرە نەتەوەیی هەیە، ئێمە جەزیرەمان هەیە، عەرەبیە هەیە، CNN هەیە، BBC هەیە، چەندان کەناڵی تر هەیە، بەڵام لە ڕاستیدا لە ئاستی لە وڵاتێکی وەکو هۆڵەندەدا خەڵک بۆ ئەوەی بزانێت چی ڕوویداوە ناچێت سێری BBC بکە و ناچێت سێری CNN بکە. زۆربەی هەرە زۆری خەڵکی هۆڵەندا لە سەعات 8 ئێوارە سێری کەناڵی یەکی هۆڵەنداکەن کە هەواڵەکانیان بۆ بڵاوکاتەوە بۆی بزانن چی لە وڵاتەکە ڕوویداوە. ئەوە بەش ڕۆژنامەکانی ئەم وڵاتە بە زمانی وڵاتەکان، رادیۆکانیان، تەلەڤیزیۆنەکانیان، میدیا ئەلکترۆنەکانیان بەشی هەرە زۆری ئەمانە هەر هەمویان لە پەیوەندیەکی تەواو ڕاستەوخۆدان بە مەسلەی دەوڵەت و دەوڵەتی نەتەوە و مەسلەی نەتەوە خۆی وەکو چوارچێوەیەکی گشتی بۆ دەستنیشانکردنی شوناسی تاکە کەسی شوناسی دەستە جەمعی. کۆمەلگای مەدەنی ئەم وڵاتانە بەشێکی زۆریشی کۆمەلگایەکی مەدەنی نەتەوەییە، یەکێکی خوێندکارانە، ژنانە، ئەوانی کە بەرگری لە مافەکانی مرۆڤەکان هەر هەمویان لە ئاسی نەتەوەییدا بەشی هەرە زۆریان لە ئاسی نەتەوەییدا ئیشەکەن و لە ئاسی نەتەوەییدا خۆیان ڕێکخستووە. و لە دوای کەوتنی بلۆکی کۆمۆنیزمیشەوە لە دوای لە ڕاستیە دوای دیواری بەرلین و لە دوای هەشتاونەوە و بە تایبەتی لە نەوەتەکانە و ئەو کاتەکە تێزی کۆتایی مێژوو هات لەلایەن فوکویاماوە، ئەوەی کە ئەیبینین ئەوەیە ژمارەی دەوڵەتەکان لە دنیادا زیادی کردووە کەمی نەکردووە. ینی ئێمە ڕووسیامان بینین بەشێکی گرنگی رووسیا بەشبەش بوو چەندان دەوڵەتی نەتەوەیی تازی تا دروست بوو. یۆگسلافیا بەشبەش بوو بۆ کۆمەڵێ دەوڵەتی نەتەوەیی. ئەوەی کە ئێمە بینین ئێمە ئەمڕۆ لە دنیاکاژین تایدا دەوڵەتی نەتەوە لە زیادبووندایە لە کەمبووندا نیە. ئەم دۆخی ئەمڕۆ ئەو خاڵی کە لێرەدا بەلامەوە گرنگە جەختی لێ بکەم ئەوەیە کە لە دنیای ئەمڕۆدا ئیتر ئێمە حەزمان لێت یاخود حەزمان لێ نییە، پێمان باشە یاخود پێمان باش نییە، یەکەی سەرەکی شوناسی سیاسی، یەکەی سەرەکی ڕێخستنی پەیوەندی نێوان دەوڵەتەکان، پەیوەندی لە ئاستی جیهانیدا، یەکەی سەرەکی نیشتەجێبوونی ئینسان لە دنیادا بریتە لە نیشتیمانی نەتەوەیی و بریتە لە دەوڵەتی نەتەوە. وەکە ئەمانە ئاڵێم وەکو وتم بە دیوی ئەو دیوە لە هەموو ئاستێکدا فۆرمی تری پەیوەندی شێ، تۆ کۆمەلگای مەدەنی نێودەوڵەتی شتەیە، کۆمەلگای مەدەنی بە جیهانی بوون تەیە، بزوتنەوەی ئافرەتانت هەیە، ئۆرگانێکی لە ئەمستردامە، ئۆرگانێکی لە سعودیە، ئۆرگانێکی ڕەنگە لە ئێران بێ، ئۆرگانەکەی تری ڕەنگە لە ئەمریکا بێ. ئەم فۆرمەشت لە کۆمەلگای نەتەوەیی، کۆمەلگای مەدەنی بە گلۆبال بوو بە جیهانی بوون هەیە، وش فۆرمی وەرزشتی بە جیهانی بوونت هەیە. هەندێک سوپات هەیە بە تەواوەتی نەتەوەیی نین، وەکو بۆ نمونە ناتۆ سوپایەکە، یەکەیەکی سوپایی ئەوروپیە کە نەتەوەیی نییە. ئەوروپای یەگرتوو خۆی وەکو یەکەیەکی سیاسی ئامادەیە وەکارەکات و بەشێکە لە بلۆکە گرنگەکانی ناو سیاسەتی دنیای ئەمڕۆ. لە هەموو ئاستانەدا ئێمە فۆرمی تری پەیوەندیمانەیە، بەڵام فۆرمی سەرەکی و فۆرمی ژمارەیەک بە بۆچوونی من بەنا بۆچوونیەوە بەشی زۆری بۆچوونی ناو زانستە سیاسیەکان و ناو زانستە کۆمەڵایەتیەکانە تاکو ئێستاکە دنیای نەتەوە و دەوڵەتی نەتەوەیە. بەڵام ئایا نەتەوە چییە و ئایا ناسیۆنالیزم چییە؟ ئەبێ سەرەتا لەو خاڵەوە دەست پێ بکەین کە کێشەیەکی گەورە هەیە لە پێناسکردنیانە و کێشەیەکی گەورە هەیە لە تیوریزەکردنیانە. زۆر زەحمەتە بزانین ینی پێناسێکمان هەبێ کە هەموو ئەوانەی لە بواری زانستە سیاسیەکانە لە بواری زانستە کۆمەڵایەتی ئینسانیەکانە ئیشەکەن لەسەر ڕێبکەون. پێناسی جیاواز هەیە
و ڕوانینی جیاواز هەیە. ئەم کێشەیە لە چۆ دێ؟ کێش بەشێکی لەوە دێ نەتەوە و ناسیۆنالیزم لە ڕووی لێکۆڵینەوەی زانستیەوە و لە ڕووی تیوریزەکردنێکی زانستیانەوە تەواو دوا ئەکەوێت ڕاستیدا بۆ ساڵانی 60 سەدەی 20م و گرنگترین کتێبەکان کە لەسەر ناسیۆنالیزم نووسرابێت یا لەسەر نەتەوە نووسرابێت لە ساڵانی 80 سەدەی 20مدا نووسراوە. ینی ئێمە شتێکمان هەبووە ناوی نەتەوە و ناسیۆنالیزمە لە بەتایبەتی لە ئەوروپادا لە سەدەی 19ەمەوە بوونی هەبووە، بەڵام لە ڕاستیدا بەدەگمەن نەبێت تیوریزە نەکراوە. ینی هەندێک نووسەر هەیە شتێکیان لەسەر وتووە، بەڵام شوێنی سەرەکی ئیشکردنیان نەبوو. مەسەڵەن مارکس کۆمەڵێک ڕەئی لەسەر ناسیۆنالیزم هەیە، ڕێنان هەندێک شتی لەسەر ناسیۆنالیزم و نەتەوە هەیە، بەڵام ئەو بابەتانە بابەتی سەرەکی ئیشکردنی ئەوان نەبوون و بە شێوەیەکی سیستماتیکی لەسەری ئیش نەکراوە. لەبەرەوە تا ئێستاش لە ناو زانستە سیاسی و کۆمەڵایەتیەکانان تا ئێستاکە ئەو هینە نییە، ئەو ئیتیفاقە گەورەیە، ئەو ڕێکەوتنە گەورەیە لەسەر ئەوەی پێناسێکی بنبڕ هەبێ بۆ ئەم دیاردەیەوە. ڕەنگە لە 10 ساڵ لە 20 ساڵ لە 30 ساڵی ئایندەدا بکەوینە بەردەم دۆخێکی لەو بابەتە. لەمەش خراپتر ئەوەیە، ینی لە کایی نەتەوە و ناسیۆنالیزم یەک کایە نییە، ینی کە پێناسیکە بە تەنها لە ناو بۆ نمونە ناو سۆسیۆلۆژیا نییە، تەنها ناو ئەنترۆپۆلۆژیا کۆ ببنەوە و تێزێ دروست بێت و تێزە بێ بە تێزێک کە هەمووان باوەڕیان پێبێت. کێشەکە لەوەدایە لە ناو زانستی مێژوە هەیە، لە ئەنترۆپۆلۆژیا هەیە، لە کۆمەڵناسیا هەیە، لە زانستە سیاسیەکانی تایە، سایکۆلۆژیای کۆمەڵایەتی باسیینەتەوە و ناسیۆنالیزمی تایە، لۆکۆڵینەوەی زمانەوەی لەنگویستیک بە ئینگلیزی تایەتی، پەیوەندی نێو دەوڵەتیەکان، جوگرافیا ناسی، فەلسەفە. یعنی ئەم ماناش هەر یەکێکیان دیسپلینێکی دیاریکراوە، کایەکی ئەکادمی دیاریکراوە، چەمکی دیاریکراوی خۆی هەیە. لەبەرەوە پێناسی نەتەوە و ناسیۆنالیزم بووەمانە کێشەی تایە و هیلێکی لەسەر نییە، ینی ڕێکەوتێکی تەواوەتی لەسەر نییە. نەتەوە چییە؟ ئەو من باسیەوەم کرد کە وتم ئێستاکە ئێمە لە دنیای کاژی یەکەی سەرەکی تێیدا نەتەوەیە، با هەوڵ بدەین بزانین نەتەوە چییە. بۆ ڕاستیدا بۆەوەی بزانین نەتەوە چیە ئەکرێت 3 جۆر تیوری، 3 کۆمەڵە تیوری لە یەکتری جیا بکەینەوە. هەر کۆمەڵەیەک لەم کۆمەڵانە پێ لەسەر شتێکی دیاریکراو داگرێت لەوەدا کە چ شتێک ئەبێ بە نەتەوە، نەتەوە چ مانایەکی هەیە، ئەو ڕەگەزانە چین کابنەهۆی دروستبوونی نەتەوە. یەکەمیان ئەو کۆمەڵە تیوریەیە کە پێ لەسەر ڕەگەزی بابەتی داگرێت، objective factors بەنگلیزیەکە یا الأسباب الموضوعية بعربیەکەی. یعنی چی ڕەگەزی بابەت؟ یعنی کۆمەڵێک ڕەگەزە لە دەرەوەی ویستی تاکە کەس خۆیدا. بۆ نمونە کێ ئەبێ بە نەتەوە؟ نەتەوە ئەو خەڵکانەیە کە نیشتیمانێکی هاوبەشیان هەیە، خاچێکی هاوبەشیان هەیە. ینی بوونی خاچی هاوبەش یەکێکە لە پێشمەرجەکانی دروستبوونی نەتەوە. دووهەم ئەبێ زمانێکی هاوبەشیان هەبێت. زمانی هاوبەش یەکێکی ترە لە پێشمەرجەکانی بوونی نەتەوە. سێهەم ئەم نەتەوەیەکە ئەم خاکەی هەیە، ئەم زمانە هەیە، ئەبێ ئابوووریەکی هاوبەش، بازاڕێکی هاوبەش بە یەکۆکۆیان بکاتەوە، لەوێدا شت بەرهەمبێنن، شت ئاڵوگۆڕ بکەن و بە یەکەوە بتوانن ژیانێکی ئابووری بڕەخسێنن. چوارەم ئەبێ کەلەپور و فەرهەنگێکی هاوبەشیشان هەبێ. ئەم فۆرمە لە تیورە و ڕەنگە بەناوبانگترین کەسێک کە لەم ئاستەدا قسەی کرد بێ و نەتەوەی وەکو هەڵگری کۆمەڵێک ڕەگەزی بابەتی پێناسە کرد بێ ستالین بێ. ستالین کتێبێکی بچووکی هەیە لەسەر نەتەوە و ناسیۆنالیزم. لە ڕاستیدا کتێبێکی زۆر گرنگە، کتێبێکی زۆر گرنگە و لەم ینی یەکێکە لە نوێنەرە سەرەکیەکانی ئەم ڕوانینە بۆ نەتەوە، کە نەتەوە بریتە لەو کۆمەڵە خەڵکەی کە بەیەکەوە لە نیشتیمانێکی هاوبەش ئاژین، زمانێکی هاوبەشیان یە قسەی پێکەن، ئابووریەکی هاوبەش و بازاڕێکی هاوبەشیان دروست کردووە و ئەمانە فترێ ماوەیەک مێژووی بەیەکەوە ژیاونەوە، لەو ماوەیەدا توانیوانە فەرهەنگ و کەلەپورێکی هاوبەش دروست بکەن. بەڵام کێشەی ئەم بینە لە چیە؟ ئەم پێناسەکردە
ئەم کۆمەڵە تیورەیە پێشگە لە ستالین بێگومان خەڵکی تر هەیە هەندێکی تر هەیە مەسەن شتیتری بۆ زیاکە هەندێکی تر هەیە زیاتر مەسەرن پێ لەسەر زمان داگرێک نەک لەسەر بوونی ئابووری هاوبەش ئەمانە هەمووی هەن بەڵام کێشەکە لەوەدایە ئەتوانیت بۆ هەر یەکێک لەمانە نمونە بێنیتەوە بیسەلبێنی کە مەرج نییە ئەو شتانە بەردەوام لە نەتەوەیەکا بوونی هەبێت یان تۆ بۆ نمونە نەتەوەت هەیە بە زیاد لە زمانی قساکە لە سویسرا وە 3 زمان یا 4 زمان قساکەن لە بەلجیکا بە 2 زمان قساکەن نەتەوە هەیە ئابووری هاوبەشی نییە بەشێکی وڵاتەکە لەگەڵ بەشێکی وڵاتێکی دراوسەیە کاری ئابووری زیاترەکە بەشەکەی تری لەگە وڵاتێکی ترا زیاتر پرۆژەی ئابووری بەیەکەوە هەیە ینی بۆ نمونە مەسەن لە شوێنێکی وەکو عێراق عێراق مەجبورەوە بگری ناوچەی سلێمانی و شارە زور و ئەمانە لە ڕووی مێژوویەوە هەموو ئاڵوگۆڕە ئابووریەکانی لەگەڵ ئێرانە بووە ناوچەی مووسڵ لەگەڵ حەڵەب و سووریا بووە ناوچەی بەسرە لە خوارەوە لەگەڵ خەلیجا بووە شتێک بە ناوی ئابووریەکی هاوبەشۆلەوە بەینابوونی نەبووە لە زۆر شوێنیکە ئەتوانی ئەم فۆرمانە ئەم جۆرە لە نمونە بێنیتەوە و نیشانی ئەدەی کە ئەگەرچی ئەمانە لەم پێناسە سەرەکیە بۆنەتەوە لەم کۆمەڵە تیورە بە مەرجی سەرەکی دانرێن بەڵام ئەکرێ بۆ هەر یەکێک لەمانە دۆخێک بدۆزیتەوە کە تێیدا مەرج نییە ئەو ڕەگەزانە بوونیان هەبێت بۆ ئەوەی نەتەوەیە دروست بێت ئەمە کۆمەڵێک لە تیورەکانە کە پێ لەسەر ئەو شتە بابەتیانە داگرن هەندێک تیورەی تر هەیە ڕێک بە پێچەوانی ئەمەوەیە لە باتیەوەی پێ لەسەر تیورەی لەسەر شتی ڕەگەزی بابەتیدا بگرێ پێ لەسەر ڕەگەزی خودیدا ئەگرێ ینی سەبجەکتیڤ ئەلمنت ینی ئەو ڕەگەزانەی ڕەگەزە خودیانەی کە یا ئەو ڕەگەزە زاتیانەی بە کەلیمە عەرەبیەکەی کە پێویستە هەبێت ئەجینانەتەوە بوونی نابێت ینی لەم تیورەی دووەمیانە تۆ ئەتوانی هەموو شتانە دەبێت خاچی هاوبەشە بێ زمانی هاوبەشە بێ ئابووری هاوبەشە بێ کەلەپوری هاوبەش بێ بەڵام ئەوە نەتەوە ناکا بەنێتەوە ئەگەر ئیرادەی هاوبەش نەبێت ینی ئەگەر ئەو خەڵکە نەیانەوێ بەیەکەوە بژین وەکو نەتەوەیەک بژین ناتوانن ببن بنێتەوە یاخود خواستی هاوبەشیان نەبێت ئەمیان بیەوێ جیا بێتەوە ئەویان بیەوێ نەخێ جانە بێتەوە بێ ببەشە لە وڵاتێکی تر ئەمیان بیەوێ دەوڵەتێکی سێکولار دروست بکات کە تایە ژن و پیاو یەکسانە ئەویان بیەوێ نەخێ دەوڵەتێک دروست بکات لە شێوازی دەوڵەتەکەی داعش کە تایە ژن و پیاو یەکسان دین و موسڵمان و ناموسڵمان یەکسان دین بێجگە لەمە ئەبێ ئەو میلەتە هەستێکی تایبەتی بە ئازارێکی هاوبەشە بێت ئەجینا نابێ بنێتەوە ینی بۆ نمونە لە وڵاتێکی لە ئەڵمانیادا ئەگەر کوشتنی جوولەکەکان نەبێ بە ئازارێک بۆ هەموو کۆمەلگای ئەڵمانی ینی زەحمەتە باز لەوە بکەی بڵێ کۆمەلگای ئەڵمانی نەتەوەیە بە پێی ئەم پێناسە بۆ یا لە کوردستانی خۆمانە ئەنفال کارەساتی ئەنفال نەبێ بە ئازارێکی هاوبەش بۆ هەموو خەڵکی کوردستاندانی کەم خەڵکی هەرێمی کوردستان ئەو کاتە زەحمەتە قسە لەوە بکەیت بڵێن شتێکەیە بە ناوی نەتەوەیەکەوە یاخود ئومێد و چاوەڕوانی هاوبەش بوونی نەبێت یا یاداوەریەکی هاوبەش دروست نەبێ یاداوەری ینی زاکیرەیەکت نەبێ هاوبەش بێ زاکیرەی هاوبەشیش بە چی دروستەکەی بەوە دروستەکەیت هەندێک لە بیر بکەیت و هەندێک شت بە بەردەوام بیری خۆتی بێنیتەوە من بۆ نمونە لە کوردستان ئاگە بتەوێ زاکیرەیەکی هاوبەش دروست بکەیت ناچاریت کۆمەڵێک ناشرینی لە مێژووی ئێمە هەیە لە بیری بکەیت بۆ ئەوەی ڕێگە بە تەقسیمات و دابەشکردنی زیاتر نەدەیت و هەندێک شت هەیە زیاتر پێی لەسەر دابگری ڕەنگە هاریکار بێ لەوەدا کە خەڵک هەسکە سەر بە یەک نەتەوەیە بە کورتیەکەی ئەمەی لەم کۆمەڵە تیورەی ترە ئەوەی کە هێجگار گرنگە ئەوەیە تەنها ئەو شتانەی کە بابەتین و پێدراوی بابەتین ئەوانە نەتەوە دروست ناکەن بەڵکو نەتەوە پێویستی بە کۆمەڵێک ڕەگەزی ذاتی زۆر گرنگ هەیە بەبێ ئەوە دروست نابێ یەکێک لەو تیورستانەی کە لەم ئاستەیە کارێکی گرنگی کردووە ئارنست ڕێنانە ئارنێنان پیاوێکی فەڕەنسیە لە کۆتایی سەدەی 19دا کتێبێکی بە ناوی نەتەوە نووسیوە ئەو لەوێدا باس لەوە کات کە نەتەوە گروپێکی ئەخلاقیە پێش هەموو شتێک گروپێکی ئەخلاقیە و ئەوەی
جۆرێک لە هاریکاری بە یەکتریەوە ئەندامەکانی گرێدا ئەو هاریکاریە بەرەنجامی دروستبوونی هۆشیاریەکی مێژووی تایبەتە و ئیرادەیەکی سیاسی هەیە کە ئەو هۆشیاریە دەپارێزێت. ئەگەر سیر بکەن لێرەدا ئەو ڕەگەزەی کە پێی لەسەر داگیرێت لە دروستبوونی نەتەوەدا بریتە لە ئیرادەی سیاسی هۆشیاری مێژووی تایبەت و هاریکاریکردن بە یەکەوە کە ئەمانە بەسەر یەکەوە جۆرێک لە گروپ دروستەکە هەست بە ئەرکێکی ئەخلاقی بکات کە بە یەکەوە کۆیان بکاتەوە. ینی گروپێک دروست دەبێت تێیدا ئەخلاق یا ئەتیک هێزگار ڕۆڵێکی گرنگە بیدێت. ئەم پیاوە ڕێنان تا ئەو شوێنە ڕات کە لە ڕاستیدا ئەڵێن نەتەوە وەکو وایە ڕاپرسیەکی ڕۆژانە بێ، ینی هەموو ڕۆژێکە تۆ کە خەبەر دەبێتەوە لە خەو لە ڕێنان ڕای وایە ئەبێ بڕیار لەسەرەوە بدێ ئایا تۆ سەر بەم نەتەوەی یاخود سەر بەم نەتەوەیەنی. ینی شتێکە نەتەوە شتێکە ئەشێت بمرێت و لە ناو بچێت. ینی ئەگەر ئەو شتە بابەتیانە شتەنانە ئەو شتە بابەتیانە هەمویان بوونیان نەبێ خاچیا و بەش زمانی و بەش ئابووری هاو بەش کەلەپوری و بەش ئەگەر ئەو لایەنە تاکە کەسی و لایەنە زاتی و خودیانە بوونیان نەبێت نەتەوە بوونی نابێت ئەشێ دروست ببێت ئەشێ لە ناو بچێت ئەشێ کۆتایی ببێت ئەشێ لە قۆناغێکە هەبێت وەشێ لە قۆناغێکە کۆتایی پێبێت. فۆرمی سێهەمی نەتەوە بریتە لە ڕاستیدا کۆمەڵە تیورەی سێم لەوەیە کە پێی وایە ناکرێت ئێمە یەک پێناسمان هەبێت و ئەم پێناسە بۆ هەموو نەتەوەیەکی دنیا بخوات. تیورەکەش ئەم کۆمەڵە تیورەیە لەسەرەوەی شەکات کە نەتەوە هەم ڕەگەزە بابەتیەکانی تایە و هەم ڕەگەزە تاکە کەسیەکان و زاتیەکان خودیەکان ڕەگەزە خودیەکانی تایە. باشترین کەسێکە لەم بوارەداش هەندێشتی سەرەتایی نووسی بێ ماکس فێبەری کۆمەڵناسی ئەڵمانیا ئەو پێی وایە نەتەوە بریتە لە کۆمەڵێ پرستیج کۆمیونیتی زۆر زەحمەتە بە کوردی تەرجەمەی بکەی ینی کۆمەڵەیەکی هەیبەت بەخش یا فەخر بەخش. مانای چی؟ مانای ئەوەی نەتەوە بریتە لەو کۆمەڵەیە لەو گروپە کە بەهاو نرخ و هەستێکی تایبەت بە مرۆڤەکانە بەخشێ هەستی ئەویان پێ بەخشێ کە کەمتر نین لە خەڵکی تر ئەوانی کە لە خۆیان ناچن نرخیان لە نرخی ئەوان کەمتر نییە بەهایان لە بەهایک ئەوان کەمتر نییە زمانەکەیان لە زمانی ئەوانی تر کەمتر نییە مێژوەکەیان لە مێژوی ئەوان کەمتر نیانی کۆمەڵەیەکە تێیدا ئەم هینەیتایە ئەم هەستە ئەم ئیحساسە بە خودی تایە و ئەم جۆرە لە فەخر بەوەوە کە تۆش یەکسانی لەگەڵ مرۆڤەکانی ترا لەوان کەمتر نیت و لەوان ڕەنگە زیاتریش نەبیت بەڵام لە هەموو حاڵەتێکدا مێژوەکەی تۆ زمانەکەی تۆ بوونی تۆ هەمان نرخ و هەمان بەهای هەیە وەکو ئەوانی تر. بەڵام لە پشتی ئەمە تەماما ئەمە شتێکە ئەبێت دروستی بکەین یاینەتەوە دروستەکەمان بەشە زاتیەکەیە بەشە خودیەکەیەتە بەڵام منە ماکس پێی وایە لە پشتی هەموو نەتەوەیەک و گروپێکی ئەتنی هەیە. ینی گروپی ئەتنی چییە؟ بری مەسەڵەن کورد لە سەدەی 15 و 16 و 17 و 18 و 19دا گروپێکی ئەتنی بووە. ینی چی؟ ینی مەسەڵەن زمانێکە بۆ جیاواز بووە لە زمانی فارسی لە زمانی تورکی لە زمانی عەرەبی لە شوێنێکا ژیاون بە شوێنی خۆیانیان زانیوە بەڵام لە پاڵیا هۆشیاریەکی سیاسی بوونی نەبووە داوای ئەوە بکات دەوڵەتێکی کوردی هەبێ. ینی گروپی ئەتنی ئەو گروپەیە ڕاستیدا کە هۆشیاری سیاسی نییە و بە تایبەتی هۆشیاری سیاسی بەسەر بەخۆبوون نییە. بەڵام گروپی ئەتنی لە گەشەی خۆیان ئەتوانێت بێ بەنەتەوە. ماکس فێبەر پێی وایە هەموو نەتەوەکان لە بناغەیەکیان هەیە لە شوێنێک و هاتوون کە ئەوانە ئەوەی لە پشتیانەوەیە گروپێکی ئەتنیە لە پشتیانەوەیە وەکو خاڵی دەستپێکردن لێەوە هاتوون و ئەمانە باوەڕیان بەوەیە هەمویان یەک ڕەچەڵێکیان هەیە و مێژوویەکیان هەیە و یەک ئەفسانەیان هەیە و شتی زۆریان هاوبەش لەگەڵ یەکتریا هەیە و بە یەکتریەوە کۆیانەکەنەوە. وەلا هەمووشی گرنگتر ئەوەیە خاوەنی یەک پرۆژەی سیاسی لە پێناسەکردنی نەتەوەیە ڕەهەندی سیاسی بوون ێژگار گرنگە. من لە کۆتاییدا کە باس لە بەنەدی گەندرسنەکەم یەکێکە لەو
نووسرە زۆر گرنگانی کە لەسەر مەسلەی نەتەوە و ناسیۆنالیزم نووسیوەتی کتێبێکی جگا گرنگی هەیە بە ناوی ئیماجن کۆمیونیتی بە ئینگلیزی ینی کۆمەلگا فەنتازیا کراوەکان وەکو چۆنەڵێ وەکو هینەکانڵێن بایبڵی ناسیۆنەلینە دراساتی نەتەوە و ناسیۆنالیزم یان ئەگە بتەوێ تێبگەینەتەوە و ناسیۆنالیزم چییە ممکن نییە ناتوانانی و کتێبە باز لەسەر کتێبابێ کتێبێک چێندە گرنگە لە کوتایەکەیان باسیەکەم بەمانەیە لە ماناکان نەتەوە تەنها ئابووری زەوی ئەو بابەتەشتانە دروستی ناکات پەڵکو هەست و ئیحساسیش بەشدارە لە دروستکردنیدا ینی ئەوەی ماکس وێبەر هەوڵەدا ئەوەی ئەم دوانیان بەیەکەوە کۆبکاتەوە ڕای شخصی خۆ من ڕای شخصی بن لەسەر ئەم سێ کۆمەڵە تیورەیە من پێم وایە یعنی نەتەوە بە وەکو شەپۆل وایە لە هەندێک قۆناغا ڕەگەزە بابەتیەکان گرنگن بۆ دروستبوونی لە هەندێک قۆناغی ترا ڕەگەزە خودیەکان هێجگار گرنگن ینی لە قۆناغێکا مەسەرن بۆ ئێمە باسی کورد بکەیت لە قۆناغێکە ئەوەی بەرگری لەوە بکەی کورد شتێکیە نیشتیمانێکیە ناوی کوردستانە ئیترمە پارچە کراوە یەک وڵاتە نازان چێوە خەڵک بە ئایدۆلۆژیای جیاواز بە شێوەی جیاواز سەیرەکە مێژوویەکەیە ئەکرێ ناوی بنی مێژووی کورد زمانێکەیە لە هەر بەشێکیا زمانێک یا دوو زمان هەیە لە زمانەیە زمانی کوردیە و شتێکیش هەیە ناوی ئابووری خۆشیێنی کوردستانە کە تایە خەڵکی کوردستان لادیەکان و شارەکان یەکتریان بە درێژایی مێژوو ژیاندووە و ژۆرێک لە بازرگانیان کردووە لەگەڵ ئەو دیوی سنوورەکانی خۆیانە ینی لە قۆناغێکە بۆ پێناسەکردن ئەمە گرنگە بەڵام بە بۆچوونی من لەم ڕۆدا هیچ یەکێک لەوانە و گرنگی جارانی نەماوە ئەوەی گرنگە لە ئێستادا سەرجەمی ئەو ڕەهەندە خودیانەیە کە کۆمەڵە خەڵکێک لە شوێنێکاکا بەنێتەوە و زەویەکەیانەکە بە نیشتیمان کاتە نیشتیمانێکی هاوبەش بۆ ئەوانی لە سەرێژی ئەوەش بە بێبوونی ئیرادەیەکی سیاسی هاوبەش پرۆژەی سیاسی هاوبەش خەونی هاوبەش ویستی هاوبەش ئەو شتانی کە باسم کرد زۆر زەحمەتە دروست بێەوە ئێمە ئەمڕۆ بینین بەکردەوە لە هەرێم لە دوایی ترە دێمە سەر و بابەتانە هەرێمی ئەو هەرێمە بچووکەی کە ئێمەمانە هەمووی چوارشارە بەکردەوە دوو پارچێت و چەند ساڵێک لەمەوە پێش سێ پارچەش بوو بەشێکی لەژێر دەستی ئیسلامیەتون ڕەوەکانە بوو ینی شتێک بە ناوی جوگرافیایکی نیشتیمانیەوە لە هەرێمی کوردستانە بوونی نییە ئۆکەی بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە بیزانین نەتەوە کۆمەڵەیەکی سیاسی مۆدێرنە ینی ئێمە بەر لە نەتەوە چەندان کۆمەڵە ینی کۆمەڵە بە ئینگلیزیەکەی کۆمیونیتیە ئێمە چەندان فۆرمی پێکەوە بوون و کۆمەڵی سیاسی کۆمەڵەمان هەبووە بەر لە نەتەوە کۆمەڵی سیاسیش بوون بەڵام نەتەوە نەبوو بۆ نمونە لە یۆنانی کۆنا دەوڵەت شار هەبووە شتێک نەبووە ناوی نەتەوەی یۆنان بێت هەر شارەی دەوڵەتی خۆی هەبووە و هەر شارەی خاوەنی شناسی تایبەتی خۆی هەبووە سپارتا شارێکە جیاوازە لە ئەسینا سپارتا ڕۆحیەتی سەربازی تیادا بەهێزە لە ئەسینادا فەلسەفە و فکر و ئەوەی ئەگۆرا ئەو گۆڕەپانە گەورەیە هاوبەشە کە تێیدا هاونیشتیمانیا ئازادەکان چون مناقەشیان کردو باسی ژیانی تایبەتی خۆیانیان ژیانی گشتیان کردووە ژیانی گشتی شارەکە یعنی لە یۆنانی کۆنا دەوڵەت شارمان هەبووە وەکو کۆمەڵەیەکی سیاسی بەڵام دانیشتوانەکەی نەتەوە نەبوون لە هیندی کۆنا ئاغایەتی هەبووە و پاشایەتی هەبووە ئەوەش هەر هیچیان ناچێتە قەڵبی کۆمەڵی سیاسی مۆدێرن بەمانای نەتەوە لە ئیمپراتۆریەتی ڕۆمانیا ئێمە ئیمپراتۆرمانە بۆ پاشای لۆکاڵیمانە بۆ دەرەبەک و ئەرستۆکراتێتی بەهێزە بووە بەڵام هیچ کان نوێنەری نەتەوە و نەتەوایەتی نەبوون سیستمی خلافەتی ئیسلامی سیستمێکی نانەتەوەیە ئیمارەتە ناوچەیەکانی کە ئێمە بینیمانە بە درێژایی مێژووی کورد ئیمارەتی نانەتەوەی ینی ئیمارەتی بابانمانە بۆ ئیمارەتی سۆرانمانە بووە ئیمارەتی بەدرخانمانە بۆوانە هیچێکیان هەڵین نین ینی یەکەیەکی نەتەوەی نین بەڵکۆمی یەکەی ناوچەیی لۆکاڵی بچووکن و نوێنەرایەتی شوێنێکی دیاریکراوەکەن نەتەوە چەندێکی جیاوازە لەمەیکە باسم کرد وەک چۆن تەمچێکێکی جیاوازە لە چین ینی ئێمە چین ینی کلاس طبقات ینی کۆمەڵی خەڵک بەمانە ماکسیەکەی کە هەمویان لە یەک پێگەی بەرەمهێنانن بەڵام چین
ئەمە چینە بەڵام نەتەوە زیاد لە چینەشی دایە زیاد لە چینێکی بەرەمهێنی دایەوە زیاد لە شێوازێک لە کارکردنی دایە لەبەرەوە کۆنسپتێکە یا چەمکێکە جیاواز لە چەمکی چین ناوچە یا ئیقلیم جێندەر گروپ و کۆمەڵی دینی نەژاد ڕیس ئەمانە هەر هەمویان چەمکن جیاوازن لە نەتەوە کە بوونیان هەبووە پێش نەتەوە و لە ئێستاشە هەندێکیان بوونیان هەیە بەڵام نەتەوە نین بۆ نمونە ڕیس نەژاد ینی نەژاد ئێمە نەژاتی سپیمان هەیە white race یا black race بە ئینگلیزیەکەی نەژادی ڕەش خوار بەتەنیا هۆڵەندی سپی نییە ئەڵمانی سپیە بریکی سپیە بەلجیکی سپیە یعنی ئەکرێ زیاد خەڵکی زیاد لە نەتەوەیەک سەر بە نەژادی سپی بێ وەک چۆن زیاد لە خەڵکی زیاد لە نەتەوەیەک و زیاد لە دەوڵەتێکی نەتەوەی ئەشێ سەر بە نەژادی ڕەش بێ یاخود ئەوەی کە بە ئاسیایی بێت لە ناوچەی ئاسیاوە هات بێ کە چەندان وڵاتی جیاوازەگرێت بەمانایە نەتەوە کۆمەڵەیەکی سیاسی مۆدێرنە جیاوازە لە کۆمەڵەکانی کۆن کە هەبوون کۆمەڵە سیاسەکانی کۆن و جیاواز لە کۆمەڵەکانی ئەمڕۆکە ئێستا گەڕ ئێم باس لە دوو کەسەکەم کە دوو کتێبی گرینجان لەسەر مەسلەی نەتەوە و ناسیۆنالیزم نووسیوە هەردووکیان وابزانام لە ساڵی 1970 نووسراون یەکەمیان کتێبێکی ئارنست گێڵنەرە بە ناوی نیشن ئەند ناشنالیزم ینی نەتەوە و ناسیۆنالیزم کە بە یەکێک لەو کتێبانە دانرێت کە وەکوتم هیچ کۆرسێکی ناسیۆنالیزم لە هیچ زانکۆیەکی معتەبەری دنیادا بوونی نییە ئەگەر باسی گەڵنەریتیان نەبێ ینی یا هەموو کتێبەکە بخوێنیتەوە کتێبەکە زۆر گەورە نیە من لە شوێنەکەمە تقریبا میش 60 لا بڕێکە بەڵام کتێبێکی زۆر گرنگە ئەوەی کە بیرۆکەی هەرسەرێکی لای گڵنەر ئەوەیە نەتەوە بەشێکە لە دنیای مۆدرن و ئەوەی کە دروستیەکات پرۆسەی مۆدرنیزیشنە تازەبوونەوەیە ئەو ناوێنێ ئیندوستریالیزیشن ینی پرۆسەی بە پیشەسازبوونی کۆمەلگاکان نەتەوە وەکو دەرەنجامێک لە دەرەنجامەکانی گەشەکردنی ئەو پرۆسانە بەرهەمەهێنێت ئەو لە ڕاستیا بۆ ئێمە بکە مێژووی مرۆڤایەتی بەسەر سێ قۆناغا دابەشەکات قۆناغی یەکەمیان دانێت ناڵێ بە قۆناغی بەر لە کوشت و کاڵ ینی ئەو قۆناغەیە کە تێیدا خێڵ و گروپی بچوو بچوو کۆمانە دروست بوون هێشتاک و مرۆڤایەتی ئەسڵەن نەبوو بە نیشتەجێ نەبووە ینی ئەوە زۆربەی زۆریان کۆچەر بوون لەو قۆناغەدا باز لەوە کە شتێک بە ناوی نەتەوە و دەسەڵاتی نەتەوە و بابەتانە بوونی نەبوو ئەوەی کە هەبووە خێڵ و دەسەڵاتی خێڵەکی و دەسەڵاتی زۆر لۆکاڵی بچووکە بووە دووەمیان ناوانێ قۆناغی کشت و کاڵکاڵی قۆناغێکی درێژە لە مێژووی مرۆڤایەتیدا کە سەرەکیترین و گەورەترین فۆرمی سیاسی لە ناویدا ئەبێ بە قۆناغی ئیمپراتۆریەتە دینیەکان مەسەڵەن ئیمپراتۆریەتی ئیسلامی ئیمپراتۆریەتی مەسیحی ڕۆمانی بەم شێوەیە ئەم قۆناغ لەم قۆناغەشدا شتێک بە ناوی نەتەوە و ناسیۆنالیزمەوە بوونی نیە قۆناغی سێهەمیان ناوانێ قۆناغی پیشەسازی کە ئەگەڕێتەوە بۆ سەدەی تقریبا لە سەدەی 17 دەست پێکە ئەڵێ لەم قۆناغەدا سەدەی 17 و سەدەی 18 وردەوردا لەگەڵ پرۆزەی بە پیشەسازبوونی دنیادا و لەگەڵ پرۆسەی بە تازەبوونەوە و مۆدرنیزیشنە کە ئابووری کاپیتالیستی لەدایکە بێ ئابووری سەرمایهداری لەدایکە بێ لەگەڵ ئەمەدا بیرۆکەی نەتەوە و بیرۆکەی ناسیۆنالیزم لەدایکە بێ بۆ چیش لەدایکە بێ ئەو پێی وایە کۆمەلگای پیشەسازی کۆمەلگایەکە پێویستی بە تاکە کەسی مۆبیل هەیە کە کەسێ بجوڵێ یعنی لە گوندەکەی خۆیەوە ئامادە بێ بڕوا بۆ شارێک لەو شارۆ ئامادە بچێ بۆ شارێکتر بۆ ئەوەی بەپێی خواستە ئابوووریەکە ئەوە نییە لە سنوورێکی جوگرافی دیاریکراوە و بچووکە خۆی قەتیس بکات و لەوێدا بمێنێتەوە هەموو چالاکی ئابوووریەکانی لەو شوێنە بچووکەدا جێبەجێ بکات کۆمەلگای پیشەسازی بازاڕی گەورە دروست دەکات فۆرمی تازەی پیشەسازی دروستەکات ئەمەش پێویستی بە دەستێکی کاری زۆر هەیە ئەم دەستەکارە لەو شوێنانەدا دەست ناکەون کە کارخانەکانی تا دروست دەکرێت ئەنی هەموو دەستی کار لەو شوێنەدا نییە مەزم لە بەغادا لە بەغای جارانە بۆ نمونە
یەک دنیا کرێکاری کوورد دەچوو لە بەغای شەکرد لەبەرەوەی لە ناو شارەکە خۆیدا دەستی کاری تەواو نەبوو لەو کارخانە نایشکە لە بەسڕەوە خەڵکاتن لە شوێنی ترۆ خەڵکاتن ینی لە شوێنێکە لە هەر شوێنێکا کە کۆمەلگا بێ بە کۆمەلگایکی پیشەسازی و تێیدا بەرهەمێنانی پیشەسازی بەتایبەتی لە فۆرمە سەرمایەداریکە سەروەرە بێ جۆرێک لە تاکە کەس دروست دەکات ئەو فۆرمە ئەم تاکە کەسا بێ مۆبیل بێ بجوڵێ کەش جوڵێ دەم تاکە کەسا ئەو پەیوەندیانەی کە بە زەوی و بە خێڵ و بە خێزان و قەبیلەوە شتانەوە ئەیبەستێتەوە لاوازە بێ و شوێنی بەچێ گیرێتەوە شوێنی بەو فۆرمانە لە پەیوەندی ترە گیرێتەوە ئەچێتە ناویەوە کابرا وەکو خۆی ئەڕات کابراایەک لە سلێمانیەوە بڵێن لە پێنجۆنەوە ئەچێ بۆ بەغا ئیشەکە لێوێ پەیوەندی لەگەڵ خێڵەکەی و خێزانەکەی خۆی ئەمانە دابچێ ئەگەر خۆ لێوێ ژن بێنێت و ماڵێ دروست کات و ئەمانە کەوێت ئەوە لێوێ کۆمەڵی خەڵکیتر بینێتەوە ئەوانە دۆزێتەوە کە لە خۆیە چن خزمینی بەڵام ڕەنگە زمانەکەی و قسە بکەن ینی ئەبێ ئەبن بە جۆرێک لە پەیوەندی تازە دروست دەبێت ئەم فۆرما لە کۆمەلگا جۆرێکی نوێ لە ئینتیگریشن لە ئامێزان بوون لە ئیندیماج دروست دەکات کە ئەو ئیندیماجا بێ بە بنەمای دروستبوونی نەتەوە بێ بە بنەمای دروستکردنی ئەو شتێک کە گەورەترە لە خێڵ و لە قەبیلە و لە ئینتیما بۆ ناوچەیەکی بچوو کۆمانە ئەمە دیوێشت ینی ئابووری مۆدێرن پێویستی بۆیە خاڵی دووەم لە کۆمەلگای پیشەسازیە ئەڵێ پێویستی بە خەڵکی خوێنەوارێ لە کۆمەلگای پیشەسازیە خەڵک لەگەڵ ئامێرە خەریکە دەستگیرە ینی ئامێریش پێویستە بەوە تێ بزانی چۆنی شەکات کە خراپ و چۆن چاشی بکەیتەوە ینی پێویستی بەوە هەیە کە فۆرمێک لە خوێندەواری تەبێ و فۆرمێک لە معریفەی مۆدێرن دەبێت ئەمەش لە چۆ دروست دەکرێت ئەمە لە قوتابخانە دینیەکانە دروست ناکرێت لە حوجرا دروست ناکرێت ئەمە لەو سیستمە خوێندنە تازانە دروست دەکرێت کە لە کۆمەلگا مۆدێرنەکانە دروست دەبن لەو سیستمانە تەبەن ئەوانە هەموو بە یەک زمانە خوێنن یەک زانیاریە خوێنن وایان لێ دێت نییە کۆمەڵێک شتی تازە بەیەکەوە کۆیان نەکاتەوە جیاوازە لەو پەیوەندی کە جاران بەیەکۆ کۆیەکردنەوە جاران هەمیان خەڵکی قەبیلەی خێڵێک بوون سەر بە خێڵێک بوون خەڵکی گوندێک بوون ینی پەیوەندیەکانیان پەیوەندی خوێن و ناوچە بوو بەڵام ئێستاکە ئەبێ بە پەیوەندیشی کولتوری ینی کولتورێکی تازە دروست بێ زمانێکی تازە دروست بێ معریفەیەکی تازە دروست بێ شوێنی ئەو هیناگرێتەوە شوێنی ئەو شتە کۆنا ناگرێتەوە خاڵێکی تر کە ئەمە زۆر گرنگە بن لە دەرسەکانی داهاتوو داگەڕێنەوە سەری ئارس گێڵەر پێی وایە قۆناغی پیشەسازی و قۆناغی مۆدرنیزەکردن کە یەکسانە بە قۆناغی دروستبوونی نەتەوە تیایدا بکەرێکی سیاسی تازە دروست دەبێت کە هاوڵاتیە هاوڵاتی بریتە لەو کەسەی کە هەست بە جۆرێک لە یەکسانی ئەکات لەگەڵ هەموو ئەو کەسانەی ترا کە پێکەوە لە شوێنێکی دیاریکراواژی ینی بریتە بیرۆکەی یەکسانی لە ناو بیرۆکەی هاوڵاتیا بیرۆکەیەکی هێزگار گرنگە هەمومان هاوڵاتی ئەم وڵاتەی هەمومان هەمان مافمان هەیە هەمومان هەمان بەرپرسیارەتیمان بەرامبەر هەیە ئەم بیرۆکەی هاوڵاتیا لە قۆناغی کۆمەلگای پیشەسازیە دروست دەبێ و ڕاستیدا ئەبێ بە بنەمای دروستبوونی ئەو ئامێزان بوونە گەورەیە کە لەم کۆمەلگایە دروست دەبێ خەڵک ئیندیماجەکە لەناو ئەم یەکە تازەیە کە ناوی نەتەوەیە و لەناو یەکە تازەیە کە ناوی نیشتیمانە دەمجەبێ لە ناویە بەبێ ئەم یەکسانیە زۆر زەحمەتە ئەو دەمجبوونە دروست ببێ من لە چەند سمیناری داهاتوە باسیەوەکەم یەکێ لە کێشە هەرسەرچەکانی دەوڵەتی نەتەوە لە ناوچەی ئێمەدا ئەوەیە نەیتوانیوە هاوڵاتی دروست بکە ینی نەیتوانیوە ئەو هەستی یەکسانیە بە ئینسانەکان بە یەکسانیەکان لە پارانە لە یەکسانی لەوەیە ئێمە هەمومان ئەڵمانی هەمومان بەقەد یەک ئەڵمانی یەکسانی نە ئەڵمانی بوونمانە ئێمە هەمومان هۆڵندین ئێستا من لە هۆڵنداژیم ینی هۆڵندی بوونەکەی من بە هەمان بڕوڕادەیە بەقەد هۆڵندی بوونی پاشای هۆڵندا پاشایەتیە ینی یەکسانیەکە لەو لایمەدە مەسە کچەکەی من کە نیوەی کوردە نیوەی هۆڵندیا ئەتوانێت خەوی ئەوە ببینێت ببێ بە سەرۆگۆزیرانی ئەم وڵاتە
چکە هاوڵاتی یەکسانی ئەم وڵاتیە توانێ خەوە بینە ڕەنگە نەبێ خۆی ڕەنگە نەبێ ڕەنگە دواییتر کە چێتە ناو سیاسەتەوە دەرەچێ دەرەکەوێ ئەمە باوکی کوردەوەمانە کۆمەڵی مەشاکل بۆ دروست ببێ ئەمە ڕەنگە بێ بەڵام لە ڕووی پرینسیپەوە لە خاڵی سەرەتادا ئەو هەستکردنە بە یەکسانی هەستکردن بەوەی کە تۆ هاوڵاتیت و شتێکی یەکسان کۆتەکاتەوە لەنا ئەو گشتە گەورەیەدا کە ناوی دەوڵەتی نەتەوەیە یاخود ناوی نەتەوەیە فکرێکی هێجگار گرنگە لای ئەرنزگێڵەر وم پێم وایە یەکێک لە کێشە هەرە سەرچەکانی بە مەسەلەی فکری نەتەوەیی و ناسیۆنالیزم نەتەوە لە خۆڕڵاتی ناوڕاستە بریتێ لە غیابی ئەم فکری هاوڵاتیە لەم فکری یەکسانیە لە ناویدا گێڵەر باز لەوەش دەکات کە نازان مەگەر کەمێک ئاگاداری کاتەکەوی هەوڵەدەم لە باوەی دەقیقەتەوە ئەمجا پێشی وایە گێڵەر پێی وایە کە هەستێکی سایکۆلۆژی تایبەت بە خەڵکە بەخشێت ئینتیماکردن بۆ یەکەیە کە تۆی تێدا یەکسانیت و یەکەیەکی هاوبەشە و خەڵکانێکی زۆر لەگەڵیانای هەست بە کەرامەت و بە خود ڕێزی و بەوەی کە هاوڵاتی پلە دوونیت و ژێردەستەنیت و ئەمان شت ینی ڕاندێکی سایکۆلۆژی لە نەتەوەدا هەیە وای لەکا کە یەکەیەکی گرنگ بێ بەلای ئەرنزگێڵنەرەوە و خاڵێکە ئەو زۆری بەلایەوە گرنگە بەلای گرنەرەوە ئەوەیە نەتەوە پلورالیزمی ئینسانی و لیبرالیزم لە جیهاندا ئاپارێزێت ئەو پێی وایە ئەگە خەڵک هەمووی لە یەک بچێت هەمویان یەک دەوڵەتیان هەبێت یەک دەوڵەت هەبێ بۆ هەموو دنیا ئەو کاتە جگە لە ستەمگەری چکە دروست نابێت لەبەرەوەدا بەشبوونی دنیا بەسەر ئەو هەموو نەتەوە جیاوازانەدا بەسەر هەموو دەوڵەتە جیاوازانەدا بەسەر ئەو خەڵکە جیاوازانەدا بەشێکە لە پاراستنی پلورالیزم لە ئاستی دنیادا ینی پێی وایە ئیمپراتۆرەتەکان و حکوومەتە جیهانیەکان هەردووچان بە نادیموکراس دەبن و ستەمگەریەک دروست دەکەن کە ستەمگەریەکی جیهانیە بە کورتەکەی ینی خاڵی سەرەکی لە ئەرنزگێڵەر بەستنەوەی نەتەوەیە بە قۆناغی پیشەسازی بوونەوە بە قۆناغی مۆدرنیزەکردنەوە و لە ناویدا لەدایکبوونی فکرەی هاوڵاتی و خوێندنی مۆدێرن و تاکە کەسی مۆبیل کە لە شوێنێک و بتوانێت بچێت بۆ شوێنی چکە بۆ دابینکردنی پێداویستە ئابوووریەکان پێشی وایە کە خاڵە گرنگە نەتەوە مەرج نییە بنەمای شۆڤینیزم بێت ینی شۆڤینیزم ئەشێت فۆرمێک لە فۆرمەکانی تعبیرکردن بێ لە نەتەوە بەڵام پەیوەندێکی حتمی لە نێوان نەتەوە و شۆڤینیزمە لە نێوان ناسیۆنالیزم و شۆڤینیزمە کاک مەریوانەگەر کەمێک چەندی شۆڤینیزم بۆوانە ڕوونکەوە کەلەوانە شۆڤینیزم ینی پێداگرتنێکی پەرگیرانە لەسەر ئەوەی کە نەتەوەکەی تۆ لە نەتەوەکانی تری دنیا گرنگترە باشترە خوێندەوارترە بە ئەخلاقترە ئازاترە مێژوەکەی جوانترە زمانەکەی باشترە ینی جۆرێک لە نەرجسیەتی دەستە جەمعی و گشتی ببەخشی بە خۆت لە کاتێکە ئەوانەی دەرەوەی خۆت خەڵکانی تر بە کەمتر لە خۆت بزانی وەکو بوونەوەری کەمتر مامەڵیان لەگەڵا بکەیت ئەمەی بەنەدیک ئەندرسن تابان کتێبەکەی ئەندرسن کە ناوی ئیماجن کۆمیونیتیە خۆی زۆر زەحمەتە تەرجەمەی بکەین من وەکو کۆمەڵەیەکی لە خەیاڵدا دروستکراوم تەرجەمە کردووە جارێکی پێشتر چەند ساڵێک لەوە پێشگوتارێک کەم نووسی لەوان نووسیم کۆمەڵەیەکی فەنتازیاکراو بەس پێم وایە ئەمەیان باشترە کۆمەڵەیەکی نەتەوە کۆمەڵەیەکی لە خەیاڵدا دروستکراوە بەڵام جواشی خەیاڵکراو جواتی خەیاڵکراو باشتر ڕەنگە جوانترە خەیاڵکراو جواتی خەیاڵکراو زۆر جوانترە دەست خۆشکاک کەمال ینی نەتەوە لای ئەم گروپێکی لە فەنتازیا بوونی هەیە ینی وە گروپێک خۆی ئەڵێ کۆمەڵەیەکی لە خەیاڵا جواتێکی خەیاڵکردی سیاسی سنوورداری سەروەرە سنووردار و سەروەری شیتیان لە پێناسەکەیە بە ئینگلیزی is imagine political community is a limited community and is sovereign community یعنی چی یعنی بۆچی کۆمەڵەیەکی لە خەیاڵدا دروستکراوە لەبەر ئەوەی پێی وایە ئەندرسن هیچ نەتەوەیەک نییە هەموو ئەندامەکانی یەکتری بناسن ینی بەڵام هەموویان لە خەیاڵی خۆیانە ئەزانن
ئەندامی سەربەونەتەوەیە هەیە لە شوێنێکی ترە. مەسەڵەن تۆ وەکو کورد لە خەیاڵی خۆتە تۆ لە خەڵکی سلێمانی بی بۆ نمونەوە 100 کەست ناسی، بەڵام تۆ زانی لە دهۆکیش خەڵکی تر هەیە کووردە بە کوردی قساکە، ئەزانی لە کەرکووک خەڵکەیە بە کوردی قساکە. یعنی خەیاڵێکی سیاسیت لا دروست بووە، ئەزانی خەڵک هەیە وەکو تۆ وایە و هەردووکتان بەشێکن لەو کۆمەڵەیە. ئەوامە کۆمەڵەیەکی سنووردارە لەبەرەوەی هیچ نەتەوەیەک نییە لە دنیادا خۆی یەکسان بکا بە هەموو مرۆڤایەتی. هەموو نەتەوەیەک پێی وایە سنوورێکی دیاریکراوی هەیە، قەبارەیەکی دیاریکراوی هەیە، لە دەرەوەی ئەوە نەتەوەیەکی ترەیە وە سیاسیە. ئەم خاڵە زۆر گرنگە، یعنی ئەمە جیاوازی نێوان گروپی ئەتنی و نەتەوەیە. نەتەوە یەکەیەکی سیاسیە، یعنی داواکاری سیاسی هەیە، بەڵام گروپی ئەتنی مەرج نییە داواکاری سیاسی هەبێت. و داواکاری سیاسی نەتەوە چییە لای ئەبنە دەگەندرسن؟ ئەوەیە داوای سربەخۆیی بکە. سربەخۆیی مەرج نییە مانای جیابوونەوە بێ لە وڵاتێک یا دروستکردنی دەوڵەتێکی سربەخۆ بێت. هەندێک جار ڕەنگە ئەوە بێ، بەڵام ئەشێ فۆرمێکی تری تێت، فۆرمی تر بگرێتە خۆی کە تێیدا هەست بە ئۆتۆنۆمبوونی خۆت بکەیت ئەوەی کات ئەوەیە کە نەتەوە کاتە ئەوەیە کە سیاسیە گرنگە. چی دروستیەکات؟ ڕاستیدا ئەوی شەروەکو گێڵەر پێی وایە لە دنیای مۆدێرنا دروستە بێ، بەس ئەو کەمتر باسی ئابووی و زیاتر باسی کەڵچە، باسی کولتورەکات و ڕۆڵی کولتور لە دروستبوونی نەتەوەیە، وەلا هەمویان گرنگتر باسی ڕۆژنامەکات، باسی کاپیتالیزمی چاپەکات. ینی ڕۆژنامەڵێ ڕۆڵێکی زۆر سەرچیە بینێ لە دروستکردنی نەتەوە. لە چیایە لەوایە خەڵک هەموو ڕۆژێ بە هەمان زمان هەمان ڕۆژنامە خوێندنەوە، هەمان هەواڵە خوێندنەوە، هەمان تەحلیلاتی سیاسیە خوێندنەوە. دەبا باسی سەرەتای دروستبوونەکاتەوە هەموو ڕۆژنامەیە نەبووە، یانینا هەر شارێکا گەر ڕۆژنامەیەکە بوو بێ و ئەڵۆکو ڕۆژی نوێژی بەیانیان وایە، ینی نییە خەڵک چۆن نوێژی بەیانیان ڕمیان ڕۆەکەن یەکخوا لە خوێندنەوەی ڕۆژنامەش شتێکی دەو بابەتەیە هەمویان یەک شتە خوێندنەوە بەوە هەستەکەن کە خەڵکی تریش لە هەمان وڵاتە هەمان خەبەرە خوێنێتەوە و بە هەمان زمان. یەکێک لەو خاڵانە دوای دروستبوونی ڕۆمان و کتێب و ئەم شتانە هەر هەمان و دروستبوونی زمانی نەتەوەی ومانە ئەبەستێتەوە بووە. ئەو خاڵی کە ئەو زۆری بەلاوە گرنگە ئەم فۆرمە لە کاپیتالیزم یان لە سەرمایەداری ئینتەرناسیۆنالی نییە. یعنی من تۆ کە بە کوردی نووسی ئیلا بێ کورد هەیەگات و ئیکڕێت و خوێنێتەوە کتێبەکان. ینی فۆرمێک لە کاپیتالیزمە بە ناتوانێت ئینتەرناسیۆنالی بێت. ئێستا ئەتوانێت ئێستا ئینگلیزی بۆ بە زمانێکی ئینتەرناسیۆنالی لا شوێنێکا کتێبی ئینگلیزی بنووسیت ئەخوێندرێتەوە و ئەکڕێت، بەڵام لە سەدەی 19 و لە سەدەی 19 و لە سەرتاکانی سەدەی 20 ئێستاش لە زۆر شوێنی تری دنیا ڕۆژنامە بەشێکە لە سیستمێکی سەرمایەداری ناسیۆنال، ینی نەتەوەیی کە سنوورەکەی تەنها لە سنووری ئەو نەتەوایە. ئەنی کە تۆ بە فارسی نووسیت بەس لە ئێران ناخوێنیت، تۆ لە باشی حاڵەتە لە پاکستان لە ئەفغانستانە. لەبەرەوە کاپیتالیزمەکە خۆشی فۆرمەکەی فۆرمێکی نەتەوەیە. خاڵش کە ئەوەی کە بەلایەوە گرنگە ئەوەیە ئەم زمانە لۆکاڵیانە کابن بە بەشێک لە کاپیتالیزمی چاپ، زمانە گەردوونیەکان پەراوێزەخەن. ینی بۆ نمونە مەسەن لە کاتێکا کە ئەڵمانی ئەبێ بە زمانی نووسین لاتینی پەچێکەوێ لە ئەڵمانیایە، کە فەڕەنسیە بێ بە زمانی نووسین لاتینی پەچێکەوێ. لە ناوچەکەی ئێمەدا کە کوردی زمانی خۆمان کابێ بە زمانی نووسین ئیتر بە عەرەبی نانووسێ و کە زمانی قورئان و زمانێکی پیرۆزە. بە فارسی ئەدەبیات نانووسێ کە زمانی ئەدەبیاتی زیاد لە میلەتێکە لە تا سەدەی 19 بەمانە. یعنی ئەو زمانە لۆکاڵیانە ئەبن وردە بە دەوری خۆیانە شتێک دروستەکە ناوی ئەدەبیاتی نەتەوەی، شتێک دروستەکە ناوی وە کۆتایی بە هەیمنەی ئەو زمانە بانەتەوەیانە هێنن وەکو لاتینی یا فەڕەنسی یا عەرەبیەوانە. ئەمجا باز لە دروستبوونی قاموس دەکات کە چەند گرنگە لە دروستبوونی نەتەوەیە. یعنی ئەگەر تەماشای مێژووی هەر میلەتێ بکەی زمانی لە دروستبوونی نەتەوەیە قاموس ڕۆڵێکی گەورە بینێ. ئێمە لە کوردستانی خۆمانە، ینی لە سەرەتای سەدەی 19 ئێمە قاموسی ئەحمەدیمانەیە. قاموسی ئەحمەدی قاموسێکە کاک ئەحمەدی شێخ بە شێعر بۆ کوڕەکەی
قاموسێ دروستەکە بۆ نمونە شعرێکی ئەڵێ تەعال وەرە ئیمشی بڕۆ عین چاوە حاجب برۆ ئەوە بە شعر بۆی کردووە بەرامبەر بە کەلیمە عەرەبیەکان کەلیمە وشەی کوردی داناوە ئەندرسۆن ئەڵێ گرنگەکەمە تەنها لەوان نییە کە تۆ گەشە بە زمانەکە دەی گرنگەکەشتی لەوەشایە کە تۆ کوردیەکە و عەرەبیەکە بە یەکتری یەکسانەکەی ینی دوو زمان کاتچە ناو قاموسەوە هەرویان هەمان بەهایەیە تۆ ئەم کەلیمە لێ من ئەم کەلیمەیە لێرەوە زمانەکان لەگەڵ یەکە یەکسانە بن ینی کوردی یەکسانە بێ بە عەرەبی فارسی یەکسانە بێ بە فارسی کە ئینگلیزیە یەکسانە بێ بە ئینگلیزی ینی نرخێکی گەورە بۆ زمان دروست دەبێت وا بێ بەیەکێ لە کۆڵەکە گرگەکانی ناسیۆنالیزم اینجا باسی ڕۆلی نەخشاکە باسی ڕۆلی سەرژمێری دانیشتوان ئارکیۆلۆجیا ڕێگا شەمەندەڤەر بەس باسی سەرژمێری دانیشتوانتان بۆ بکەم چ ڕۆڵێکی گرنگە بینی لە دروستبوونی نەتەوەیە لەنە کورد وەرگرە ئێمە لە سەدەی 19 هینمان نەبووە سەرژمێری دانیشتوانمان نەبووە نازانین مەسەلەن ئیمارەتی بابان چەند کەسی تاژیاوە یا ئیمارەتی سۆرانیا هەموو کورد خۆی چەند کەس بووە بەڵام لەو کاتەیە کە سەرژمێر دروست دەبێ کە ئامار دێتە پێشەوە یەکێک لە سیفەتەکانی ئامار دروستکردنی کۆمەڵەیەکی گەورەی فانتازیاکراوی سیاسیە بەزم پێتەڵێ تۆ تەنها دوو خێڵ نیت ئەو نەهزار کەس بن نا تۆ 200 خێڵیت و بەسەر یەک و ئەو ژمارە گەورەی ینی ئامار ڕۆڵێکی هێجگار گەورە بینێ لە دروستکردنی وێنەیەکە بۆ نەتەوە وەکو گروپێکی فانتازیاکراوی گەورە و ئەوشتانەوە ڕێگا و شەمەندە فەرۆشتانەکە بەشە جیاوازەکانی وڵاتەکە بە یەکتریەوە بەسێتەوە و ڕۆڵی غوربەت و ئەم خاڵیان لە پەڕێنم چکە وەختم زۆرەوێت تا باسی بکەم آخر خاڵ ئەندرسۆنە باسی بکەم بەڕاستیان کاتی زۆرترەوێ ئەندرسۆن پێی وایە ناسیۆنالیزم لە قۆناغێکا دروزە بێ و نەتەوە لە قۆناغێکا دروزە بێ کە دینەکانەکەونە قەیرانەوە کە زمانی لاتینی ئەکەوێ لە ئەوروپادا مەسیحەت تووشی شێشا بێ کە عەرەبی لە ناوچەکەی ئێمەدا بەهاگرێگەکەی خۆی لە دەسەدا لە سەدەی 19 و زمانە لۆکاڵیەکان دێنە پێشەوە دین وەکو بنەمای دروستکردنی شوناس وردە وردە گرنگی خۆی لە دەسەدا هەر نەگەوە پرۆسەی بە ئالمانی بوونی دنیا دێتە پێشەوە پێی وایە ئەندرسۆن پێی وایە ئەوە جۆرێک لە بۆشایی دروستەکە لای ئینسان مانابەخشی بە مردن و بە فکرەی نەمری و زیندوو بوونەوە و لە ناو نەچوونەوەمانە ئەو پێی وایە ناسیۆنالیزم و دوورفکرەی نەتەوە دێتی هاریکاری ئینسانەکات بۆی بڵێ تۆ ئەم ڕۆمریت بەڵام ناو دڵی نەتەوە زیندویت خۆت بدە بە کوشت بۆ نەتەوە تۆ بە نەمری تا هەر بە نەمریە مێنیتەوە ینی پێی وایە ئەندرسن نەتەوە و ناسیۆنالیزم بەگە خۆیدا جۆرێک لە چارەسەر بۆ کێشەی مردنوانەیە من کاتم نەما زۆر قسم کرد پێشتا هینێکم ماوە سلایدێکم ماوە بە زوازی دێنم چی لەسەر پرسیار و شتەکان باشتر دەستخۆشی کاک مەریوان بە وردی باست لە سیەتی نەتەوە و چۆنیەتی دروستبوونی نەتەوە کرد و کۆمەڵێک نووسەرت باس کرد تا ئاگاتە بەنەدیک ئەندرسن بڕاستی ئەوەی بەنەدیک ئەندرسن هەر زۆر سەرنجڕاکێشە لە مەسەلەی کە باسی و قسەی هێگڵەکە کە ڕۆژنامەوەکو نوێژی بیانیان لە زمانی سەردەست لەو کاتدا ئەو هەژەمۆنیە لە دەستەدا چاپخانەکان بە زمانی بەنمونە لاتینی چیتر چاپ ناکەن لەوەرەوەی قازانج ناکەن بەو زمانە پێویستە بە زمانە لۆکاڵەکان چاپکەن ئەوەیە کاپیتالیزمەکەکەوا کە ئەڵمانێک یاخود فەڕەنسیەک بەریتانیەک نازانم فینلاندیەک بە زمانی خۆیەوە بخوێنێتەوە ئەمەیە وا ئەکات هێدی خەیاڵێکی جوواکێکی خەیاڵکراو دروست بکرێت کە ئەو جوواکە لە ئەساس لە سروشدا نییە ینی دواتر ئەم جوواکە دروستە بێت خۆشەویستان هەر بەڕێزێک کە پرسیاری هەیە یاخود کۆمنتی هەیە ئەتوانن چەند دەقەیەکمان هەیە بەڵام یەک سەرنج لەبیر مەکەن ئەوەی کە کاک مەریوان باسی کردووە کاک مەریوان مەبەستی ئەوە نییە کەەوە خۆی بڕواکانی خۆی بی هێندەی من بزانمەوە تەنها ڕوونکردنەوەی قسەکردنە لەسەر ڕەئی ئەو زانایانی ڕەئی ئەو سکۆلەرانەی کە لەسەر نەتەوە و ناسیۆنالیزم و دەوڵەت قسەیان کردووە
تەسەوڕەکەم لە سێشنی ئەخیر لە دوا سەمینار زیاتر بە وردی هەم باسی ناسیۆنالیزمی کوردی یەکەین هەم باسی ئەو ڕەخنانەکەین کە لەسەر ناسیۆنالیزم بەنمونە کەسێک لەوانەیە برسێ لە ئێستادا ئەی باشە گەرنەتەوە وەک کاکمەریوان لە یەکێک لە سەرنجەکانی گوتی نەتەوە یاخود بەنمونە چەمچی هاوڵاتی بوون کە ئێستا ئەو لە هۆڵەندا خۆی و کچەکەی وەک مەلیشی هۆڵەندا خاوەن هەمان مافن بەڵام لەوانەیە یەکێک برسێ لە سەردەمێک لە سەردەمەکاندا بەنمونە نەتەوە گەراییە خود نەتەوە ناسیۆنالیزم لە ئەڵمانیا هۆڵۆکۆستی دروست کرد یاخود لەوانەیە هەر خۆمان کە کوردین باشتر لە مەسەلەکە تێگەین ئەڵێن ئەوە تا نەتەوەی تورک یاخود دەوڵەتی تورکیا لەسەر بنەمای یەک زمان یەک خاک یەک نەتەوە دروست کراوە کە هەمیشە نەتەوەکان بەشێکیان لەسەر حسابی ئەوانی کە دروست بوون بەڵام هیوادارم نەچنە ئەو ناقەشەوە بۆی ئەو ناقەشە بۆ کۆتایی هەڵبگرین لە چوارچەوەی ئەو چوارچەوەی قسەکانی کاکمەریوان یان قسەی سکۆلارەکان پرسیار بکەین یاخود سەرنج بدەین تەسەوڕەکەم زیاتر سوود ببینین بەڕێزێک کاکمەری هەر بەڕێزێک ئەگەر قسەی هەیە تخوا دەست خۆی بەرز کاتەوە لە بڵین لە زوومەکە ئەوە هەیە یەک بەڕێز ناوی نەنووسراوە پرسیارەکە ئەو پرسیاری منە لە کاکمەریوان لە میانی گوێگرتنم دەی ئایا دەتوانێت ناسیۆنالیزم تەوزیف بکرێت بەسەر ڕۆشنگەریەت و فاشیەتدا چێن ئەوانەی ناسیۆنالیستی فاشین و ڕۆشنگەرەکان چێن ئەو ناسیۆنالیزمی لە هەناوی سیاسەتمەدارانی ئێمەدا هەڵپەی سەربەخۆیی و کوردبوون لێدەدات سەر بە کام زۆرەی ناسیۆنالیستن وابزانم کاکمەریوانە و پرسیارە لە داهەتدا وەڵامە دەیەوە بەڵام ئەگەر بە کورتیش سەرنجێک بدەی خراپ نابێت ئەزایی من هەفتەی داهاتوو باس لە ناسیۆنالیزمەکە مەزەی لە دنیای ئێمەدا دۆخێک دروست بووە تایە ناسیۆنالیزم یەکسان کراوە بە فاشیزم و بەمە خاڵێکە خاڵی دووەمیان تێزێکی تر هەیە لە دنیای مایشتەکاڵێ باوی دەوڵەتی نەتەوە نەماوە دەوڵەت نەتەوەمانە و هەندێک کەس پیان وایە هەر لەگەڵ باسی دەوڵەتت کرد یەکسەرەبی بە فاشی ئەو شتانە ئەوانە ینی پەیوەندیان باهینەوە نییە بە فکری زانستی و بۆنە بەش زیاتر دروشمن و زیاتر کۆمەڵێک دیدی لە ڕاستیدا ئایدۆلۆژیش نین ینی دید نین بوو بن بە ئایدۆلۆژیا بەشێکی زۆری لە ئاستی هێرش و جنێودان و بابەتشتا ناماونەتەوە بن لە هەفتەی داهاتوودا باس لە فۆرمی جیاوازی ناسیۆنالیزمەکەم و خاڵێک ئەمڕۆ ڕاستیدا لە سینەک لەوەی لە ئاخر لاپەڕەی پاوەرپۆینتەکان بۆ باسم نەکردەوەیە چەمچی نەتەوە نەیشن بە ئینگلیزیەکە چەمکێکی نیوتراڵە ینی چەمکێکی بێلایەنە ینی نەتەوە لە ڕاستیە دوو جۆر پێناسی هەیە پێناسێک چەند پێناسێکی کولتوریە ئەوەی کە تۆ پێ وایە نەتەوە هەڵگری کولتورێکی دیاریکراوە زمانێکی دیاریکراوە خەڵکەکەی کاراکتەرێکی دیاریکراویان هەیە ئەم پێناسەی نەتەوە وەکو پێناسەکردنی وەکو کولتوری لە ڕووی مێژوویەوە کێشەی هێجگار گەورەی دروستکردەوە بە هۆڵۆکۆستەوە ینی بە جینۆسایدە گەورەکانەوە بەسەن تۆ دینەکە جیاوازە زمانەکە جیاوازە کاراکتەرت جیاوازە کەتواتە ناتوانانی ببی بە بەشێک لەم نەتەوەیە ئەسڵە نەبی بە هەڕەشە لەسەرەوەتەوەیە لەبەرەوە بێت لە ناو دەری و بتکوژین بەڵام نەتەوە ئەگەر وەکو یەکەیەکی سیاسی پێناسی بکەیت ینی نەتەوە یەکەیەکی کولتوریە بەڵکو یەکەیەکی سیاسیە مانای چی مانای ئەوەی تۆ ئەبی بە ئەندامی نەتەوەیەک ئەگەر ئەو پرینسیپە سیاسیە سەرچیانەی ئەو وڵاتە بەڕێوە بن قبوڵت کرد ئەبی بە ئەندامی ئەو نەتەوەیە هەنی ئێمە لە هۆڵەندا ینی کاپتۆبی بە هۆڵندی بەوە نابی بە هۆڵندی کە تۆ کاراکتەرێکی هۆڵندی تەبێت و خوێنی هۆڵندی تیابێت و دایک و باوکت هۆڵندی بوو بن و وەکو هۆڵندیەکان نان بخۆیت و وەکو هۆڵندیەکان بەشێک لە هۆڵندیەکان خۆی هۆڵندیەکانیش ناوخۆیانە جیاوازن ینی بەڵام ئەگەر بڵین واز لەوایان بێن لەو جیاوازی بێنین وەکۆوان بژیت وەکوان بیر بکەیتەوە ئەوە نییە نا ئەوەی کە لێرە نەتەوەی دروست کردووە دەستوریەکە دەستوریەکی سیاسیە کە کۆمەڵی پرینسیپی تایە تۆ ئەگەر ئەوانت قبول نەبێت ناتوانانی ببی بە ئەندامی ئەم دەوڵەتە یعنی بۆ نمونە لە دەستوری هۆڵندیا مادەیەکی تایە کە تێ ئەڵێ هەموو ئینسانەکان یەکسانن بەرامبەر بە یەکتری و هەمویان ئازادن لە ڕادەربڕینە ئەگە تۆ هاتیتە ئێرەوتت نەخێر من باوەڕم بەوە نییە مرۆڤ یەکسان بێ لەگەڵ یەکتریا نەخێر من دژی
ڕادەربڕینم و ئەمەش تەنها وەکو ڕاپێشکەش نەکرد بەڵکو ئیشت بۆ کرد و لەسەر ئەساسیەوە هەڵبەی سیاست بکەیت جێت نابێتەوە لە ناو کۆمەلگایە یعنی مێنێت سەرەوەی نەتەوە ئێمە بە چ جۆرێک پێناسیەکەین چەمکەکە خۆی چەمکێکی بێلایەنە یعنی ئەتوانیت بە ناوی نەتەوە جینۆساید بکەیت ئەتوانی بە ناوی نەتەوەەوە وەکو لە ئەڵمانیا نازیەت دروست بوو و بوونە هۆی کوشتنی ملیۆنان جوولەکە یاخود بە ناوی نەتەوە وەکو لە دۆخی ئەڵما لە تورکیا هەیە نەتەوەیەکە کە ئەتنیە یعنی تۆ ئەتەبی ئیلا ببی بە تورک بۆ ئەوەی قبول بکرێت وەکو بەشەر مامەڵە لەگەڵا بکرێ ئەتوانی ئەم سیستمی پێ دروست بکەیت بەڵام ئەتوانی مەسەرە ناو سیستمی پێ دروستکەی لە وەکو لە فەرەنسادا هەیە وەکو لە هۆڵندا هەیە نەتەوە بریتە لە کۆیە و هاوڵاتیانی لە وڵاتە داژین ئەوەی بەیەکەوە کۆیان نکاتەوە ئەو کولتورە سیاسیەیە کە ئەو وڵاتە دروستی کردووە کولتوری سیاسی وڵاتەکەش حیزبە سیاسیەکان نین بەڵکو بریتە لە سەرجەمی ئەو پرینسیپانەی کە لەناو دەستوری هۆڵندیدا هەیە و تۆ لە ڕاستیدا ئەوەی کە خەڵک لە وڵاتەدا لەگەڵ یەکتیا کۆکاتەوە بریتە لەو دەستورە بریتە لەو پرینسیپانەی ناو دەستورەکە مەبەستمەوەیە یان یەکری ئێمە فۆرمی جیاوازی نەتەوەمان هەبێت پێناسەی جیاوازمان بۆ نەتەوە بێت بە دیوی ئەو دیوی شاکرێ فۆرمی جیاوازی ناسیۆنالیزمانە بێت هەفتەی داهاتوو بە درێژی باسی و خاڵانە کاک سەلاح پرسیاری فەرمو کاک سەلاح دەستخۆشی لە کاک دوکتۆرەکەم بەڕاستی ماندوو نەبی دیار من پرسیارم زۆرە بەڵام دڵنیام لە سیمینارەکانی داهاتوودا کاک دکتۆر باوەردیە چێتە ناو باسەکەەوە بەس ئەوە دەڵێم کاک دکتۆر مەریوان باسی لەوە کردنەتەوەکو بڵێن خاوەنی هاوبەشیەکان ئازاری هاوبەش کومێدی هاوبەش چاوەڕوانی هاوبەش و خاک و کولتوری هاوبەش بەڵام ئایا نەتەوە خاوەنی شەرمی هاوبەشە یا بڵێن ترێق بوونەوە و خەجاڵت بوونەوەی هاوبەشە وەکو دەڵێن زۆر جار نەتەوەی بوون ئەی بە لەبەرەوەی بۆ منە بڵێن پارتێکی سیاسی یا تاکە کەسێکی کردەوەیەکی ناخۆشەکە یا ناشرین لە ئاستی جیهانیدا بەڕاگەیان دەکرێت ئەم شەرمە هاوبەشە یعنی زۆر جار لە چه قۆناغێکە نەتەوەی بوون عیبە زۆر سپاس دەست خۆش کاک مەریوان ئەگەر یەک پرسیار هەیە لێرە لەگەڵ کاک ڕێواریش ئەوێ قسە بکە ئەگەر دواتر دوای ئەوان باسە و خۆتۆ سەرنجەکان کۆبکەوە و لەوێدا وەڵام دەوێت چکا بزانکات زۆر کەمترە پرسیاری کاک هەڵۆمەلاوەیە ئەڵێ ئایا کاک مەریوان پێتوانێت کە دەوڵەت نەتەوە بەگشتی لە قەیراندایە و ئێستاش کاک ڕێبوار ساڵح فەرمو کاک ڕێبوار ئەگەر خۆت ئەنمیوتکەی بەڕێز زۆر سپاس برادران زۆر سپاس دکتۆریان زۆر سپاس کاکەمە کاک دکتۆر وتی لە سیمینارەکانی داهاتووە فۆرمەکانی تری ناشنالیزم شەرحەکە خۆزگە بمزانایە کامانن پێشەوەی من مداخەلەکە بکەم نازانم لە محاضەرەکانی داهاتووە تیشتا خەیتە سەر ئەوەی بە کوردی ئێتنۆسیمبلیزم ئەوەی دەربارەی سیمبل و ئەوانە چونکە تۆ زیاتر تیشکە خستە سەری ئەوانەی کە زیاتر لە مۆدرنست ناشنالیزمن کە خۆت ئەیبەستیتەوە بە ئیندەستریالیزیشن و لەگەڵ ئەوەی شۆڕشی فەڕەنسا و ئەوانە بەڵام ئێتنۆسیمبلیزم فۆرمێکی زۆر گرنگی ناشنالیزمە کە ئەمانگەڕێنێتەوە بۆ پێش ئیندەستریالیزیشن بۆ نمونە ئێمە میلەتێکمان هەبوو کە دژی بریتانیا ڕاپەڕی لە ئەمریکا یعنی ئەوە پێش شۆڕشی فەڕەنسا بوو پێش ئیندەستریالیزیشن بوو یان لە چەندین حاڵەتمانەیە کە ئەڵێی فەڕەنسیەکان و ئینگلیزەکان شەڕیان کردو دژی یەک پێشتر ئەمانە یعنی ئەگەر تۆ ناشنالیزم یان نەتەوە ببەستەوە بە ئیندەستریالیزیشن یا شۆڕشی فەڕەنسا ئەمانە لەکوێ هاتوون یان بۆ نمونە ئەگەر تۆ باسی پرینت یا باسی یا لانگوێژی مە پێشتریش نووسینمان هەبووە بە فۆرمێکی جیاواز تەکست هەبووە تەکسی زۆر کۆن هەبووە ئەوانە بەڵام لێرە پرسەریش سباوم هەل لەسەر ئێرنست گێڵنە لەسەر مۆدرنست ناشنالیزمە نووسن لەوێ
پرسیارەوە کاڵێ ناشناڵزم نەتەوە وڵات دروستەکە نەک بە پێچەوانەکەیەوە ئەمە وەکو مەسەلەی لیادەکەڵێ ئایا هێرکە لە بریشکوات و یان بریشت لە هێرکەواتوە بۆ من دایمەن بیری لێەکەمەوە نازانم کامیان ڕاستە یعنی سەر بسوڕەمێنێ من نزیگەی 34 ساڵە لەسەر ئەم پرسانە ئیشەکەم تێک میداوە یعنی بۆیە نامێکشم بۆ خۆت ناراوتم باسی فۆرمەکانی تری ناشناڵزمەکە یان نا دوایەوەش باسی نیشن ستیتەکەی بەڕاستی من ناتوانم لەگەڵ ئێرنست و هۆبز باوما متفق بم یعنی چونکە بۆ من نیشن ستیت ئەگەڕێتەوە بۆ وێستفەیلیان چریتی کە لە ساڵی 1648 لە ئەوەی ئیمپراتۆرێتەکان ئەڕوخێت دین نامێنێ سیکولاریزم لەو سەردەمەوە دێتە ئاراوە و نیشن ستیت بۆ من لەو کاتەوە دروستە بێ ڕاستە لەوانەیە بەم فۆرمەی ئێستەوە دروست نەبوو بێ بەڵام ئەم فۆرمەی ئێستا لەوەیە ئەو کاتە لەدایک بوو بێت بەڵام بە فۆرمێکی جیاوازتر کە گەشەی کردووە ئەم وڵاتانی لێ دروست بۆ ئاڵایان بۆ دروست بۆ ئەوانە دواتر مەسەڵی ئاڵا و ئەو شتانش هەر گەڕێتەوە بۆ سیمبول سیمبولیش ئێثنۆ سیمبولیش ڕێک ئەو تیۆری مۆدرنیست ناشناڵیزم ڕەفسەکاتەوە حەزەکەی بە زۆر بوو زۆر زایی زەحمەتە ئێستا بتوانین بە هەمی باس بکەین بەس با لێرا بۆستی نەزانی ئەوە شتەکانی کە هەڵبگرە بۆ هەفتەی داهاتوو باش نییە هەفتەی داهاتوو کە باسی ناسیۆنالیزمەوان کرد ئەزانی ئێسنۆ سیمبۆلیزم فۆرمی هین نییە فۆرمی ناسیۆنالیزم نییە بەڵکو قوتابخانەیەکی ترە کە تیورەیەکی تری بۆ دروستبوونی نەتەوە ناسیۆنالیزم هەیە هەندێک ڕەگەزی تیورەی مۆدرنیستەکانی قبوڵە هەندێکی تریە بەزێتەوە وەکوتۆتت بە مەسەلەی سیمبولیزم بۆمانەوە هەندێکی شتری شێکباتەوە بۆ مەسەلەی ئەتنیسیتی و بابەتشتانیانی خۆی من یەک دوو قوتابخانەی تری شێ من باسم نەکردن لە ڕاستیان چکە مەجال نیە ینی مەجالی ئەوەم نییە باسییان بکەم من تەنها باسی ئەو قوتابخانەیانیان کردووە کە من باوەڕم وایە لەوانی تر ڕاستترن ینی بەس ئەمە خلافە ینی ڕازەکە زەنی مەزە تۆ ئێسنۆ سیمبولیستەیە ئەوان پیان وایە کە نەتەوە بەر لە ئیندستریالیزیشنی شەبووە پیان وایە نەتەوە هەبووە بەر لە قۆناغی مۆدێرنەوەمانە بەس لە بەرامبەر بەوانە ڕەخنەیەکی زۆر هەیە و کتێبی زۆر نووسراوەمانە لێرە کاتی ئەوم نییانی نە من کاتی ئەومێنە نینەکەشی ئەوەیە بەو بچینە ئەو تەفاسی لە وردانەوە دوایی ئەو لەو پەیوەندی کە نێوان نەتەوە و ناسیۆنالیزم من لە ڕۆژی یەکەما باسم کرد لە هەفتەی پێشوا باسم کرد ئەو تێزەی گەڵە ڕاستە ئەوەی کە نەتەوە دروست دەکات ئەوە نییە نەتەوە یەکمان هەیە ئەم نەتەوەیە دوایی ناسیۆنالیزم دروست دەکات فرێک پێچەوانەکەی ڕاستە من لە ئاخر دوو ینی پاوەرپۆینتەکەمەوە سەویستمەوە بچمەوە سەری بە چووکە داخرابوو نەمتوانین بیدۆزمەوە هەڕێک ئێمە سەرەوە خاڵانە بەس کات نەبوو بەداخەوە ینی مەسەلەی هێلکە و بریشەکە نییە مەسەلەکە ینی نەتەوە دروست دەکرێت ئینگلیزەکەی کۆنستراکشن ینی شتێکە دروستیەکەی بەچی دروستیەکەی ینی لە شوێنی جاجادا دروست دەکرێت لە قوتابخانەیە لە ڕۆژنامەیە لە سوپادا لە ناو بیرۆکراسیەدا لە ناو بازاڕا لەو شوێنە نادروستیەکەی ئەوەشی کە دروستیەکات ئەو فۆرمەیە لە هۆشیاری کە ئەوێت یەکەم کۆتایی بە دەسەڵاتی ئیمپراتۆریەتەکان بێنێت و دووهەم گەورەتر بێت لەو دەسەڵاتە لۆکاڵیە ناوچەیانەی لە فۆرمی ئیمارات و ناوچە و فۆرمی دەسەڵاتی ئەرستۆکراتی و شتانە ئامادەیە بۆ ئەمە بکات گەشە بە زمانی نەتەوەی داد باز لە ئابووری نەتەوەی یەکات باز لە سوپای نەتەوەی یەکات باز لە سیستمی خوێندنی نەتەوەی یەکات ئەمانامیەکە و هەموو ئەو شتانن بەسەر یەکەوە کە دوایی نەتەوە دروستەکەن کتێبێکی زۆر گرنگی کابراایەکەیە باس لە دروستبوونی نەتەوەی فەرەنسیەکات باز دەواکات چۆن جوتیارەکانی فەرەنسا بوون بە نەتەوە و تا باس لەوەش دەکات کە تاک و ناوەڕاستی ساڵانی سی بەشێکی زۆری خەڵکی فەرەنسا لە زمانی لەو زمانی فەرەنسیەت نەگەیشتون کە دەوڵەتی فەرەنسی قسەی پێکە یعنی بۆ ئەوەی نەتەوەی فەرەنسی دروست بێت دەوڵەتی فەرەنسی زۆر ئیشی کردووە و بەبێ ئیشی ئەو دەوڵەتە ئەو شتە دروست نەبوو کە ناوی دەوڵەتی فەرەنسیە خاڵشی کەەوە من لە هەر لە آخر هینی پاوەرپۆینتەکەمە باسی واکەم باس فعلا ڕێکسەر ڕاستەخۆ باسی 1648 دەکەم باسی پەیماننامەی ئاشتی ئەو سەردەمەکە کۆتایی بە شەڕەدینیەکان هێنێ
لەوێدا دەوڵەتی نەتەوە دروست نابێ و دەوڵەتی کە دروست دەبێ پێوترێ ئابسولوت ستیت، یعنی دەوڵەتی ئابسولوت، دەوڵەتێکە 4 ڕەگەزی سەرەکی هەیە، خاچی هەیە، دانیشتوانی هەیە، سۆڤەرایانی هەیە، ینی سەروەری هەیە، زمانی هەیە. ئەمانە هەر هەمویان دواترە بن بە ڕەگەزی گرنگی ناونەتەوە، بەڵام لەو قۆناغەدا ئەم ئابسولوت ستیتە، ئەم دەسەڵات ڕەهەیە ئیش ئەکا بە بەردەوامی بۆ ماوەی قەرنێک اینجا لە سەدەی 19 ئەمانە بن بە هەندێکیان ئەبن بنەتەوە و هەندێکیان زۆر دواتر دواکەون بۆ کۆتایی سەدەکە و بۆ وەکو لە حاڵەتی فەرەنسا بەشێکی زۆری جوتیارەکان دواکەون بۆ ساڵانی 20 سەدەی 20. لەبەرەوە ینی ئەوەی کە تۆ باسیەکەیت قوتابخانەی جیاواز هەیە، من لە سەرتاکەشا باسیەوەم کرد بۆچی زەحمەتە قسەکردن لەسەر نەتەوە و ناسیۆنالیزم، لەبەرەوەی ئەو هەموو قوتابخانە جیاوازانە هەن، بەڵام تۆ وەکو لێکۆڵەرەوە یا وەکو ینی شارەزایەکیەوە بوارە طبعا هەر شتێک هەڵە بژێری دەزانی، ئێمە میتۆدەکە هەڵە بژێری، یانی ئێستا من باوەڕم بە ئینیان نییە، باوەڕم بەو ئێتنۆسیمبولیزم و باوەڕم بە ئەمەی سمیث ethnic origin of nationalism ئەنتۆنی سمیث باوەڕم بەو شتە بەوانە نیە. من زیاتر ڕاستی قەنەعەتم بەوەیە کە نەتەوە فعلا داهێنراوێکی مۆدێرنە و بەبێ ڕۆژنامە، بەبێ سیستمی خوێندنی تازە، بەبێ چاپخانە، بەبێ سوپا، بەبێ دەوڵەتێکی بەهێز کە پرۆژەی ئەوە هەبێ و نەتەوەی دروستکە دروست نابوو. بەڵام تۆ بڵێ ئەمە ڕەخنەی لەسەرە، بڵێ ڕاستە من تێزە ڕەخنەی لەسەر و خەڵکیێکی کە بە شێوەیەکی بیرەکاتەوە، بەڵام ئەوە لێرە شوێنی نیانی نیە، لێرە نەدەکرا پۆلی زانکۆنیە نیە دابنیشی قوتابخانە پەس بکەیت و بڵێ ئەمە خاڵی بەهێزی قوتابخانەکەی و خاڵەکەی. بەڵام بە بۆچوونی من ئەم هینە تێزە هینەی ئەم تێزی بەستنەوەی کە بەستنەوەی نەتەوە و ناسیۆنالیزم بە قۆناغی مۆدرن و مۆدرنیزیشنەوە تێزێکی ڕاستە و بە تایبەتی بە خۆڕاتی ناوڕاستە زۆر ڕاستە. کۆتایی هاتنی ئیمپراتۆرەتی عوسمانی، زمانی عەرەبی، هاتنی بەدە دەوڵەتی نەتەوەیی، خاڵێکی زۆر گرنگی بێنەدی گەندرسن کە باسیەکەم لەبیرم چوو باسکەم بەجارم نەبوو باسیکەم ئەوەیە بەندەگە درسین باز لەوە کاڵێ دەوڵەتی نەتەوە و ناسیۆنالیزم کە دروست دەبێت یەکەم جار لە ئەمریکای لاتینە دروست دەبێت لە و دواییترە بێ بە مۆدێلێکە گەڕێتەوە بۆ بە هەموو دنیادا بڵاو بێتەوە یەک بە یەک ئیمپراتۆرەتەکان هەڵەوەشێنێتەوە. شتێک لە ڕاستی تایە، شتێک لە ڕاستی تایە، ینی مۆدێلەکە دروست دەبێت، مۆدێلەکە دوای کۆچەکە لە شوێنێکەوە بۆ شوێنێکیکە، هەندێکی لەگە کۆلۆنیالیزمە کۆچەکە، هەندێک کۆلۆنیالیزم خۆی دروستیەکە، هەندێکی تر بە سیرکردن، هەندێکتر بە ئینتراکشن بە کارلێکردن و کارلێکردنی پێچەوانە مۆدێلەکە دروست دەبێت و کۆتایی بە ئیمپراتۆرەتەکان هەبێت. بەرحاڵەوانە هەمووی هینی تیوری زۆر ئاڵۆزن و زەحمەتە بتوانین لە 40 دقیقە 45 دقیقە باسی هەمویان بکەین، بەڵام یعنی ئەتوانیت بەوەی کە تۆ باسکردم ئێتنۆسیمبولیزمە فعلا ئەتوانی بەوە سەیری بکەی و خوێندنەوەی قوڵ بکەی بۆ ناسیۆنالیزمی کوردی، بۆ دروستبوونی ناسیۆنالیزمەکانی تر. من لە محەزەکانی کا باسێکم باز لە دایکبوونی 6 ناسیۆنالیزمەکەم لە خۆرڵاتی ناوەڕاستە کاراکتەرە سەرەکی وشتەکانیان باسەکەم ڕەنگە لەوە بگەڕێنەوە سەری. بۆ دوو دۆستەکەی تر ئەوەی مەسەلەی شەرمی هاوبەش و خەجاڵەتبوونی هاوبەش، ڕاستیدا شەرمی هاوبەش و خەجاڵەتبوونی هاوبەش بەشێکە لە سایکۆلۆجیای دروستبوونی نەتەوە. یعنی تۆ شەرم لە هەموو فۆرمەکانی خیانەتکردن نەکەیتەوە، بیکەیت هەمووی بکەیت، شتێک دروست نابێ بە ناوی ئەو ئیماجن کۆمیونیتیەوە بۆ کۆمەلگا بۆ جواکە خیاڵ کردە ئەو دروست نابێ زانینە. ینی تۆ ینی هەندێک سنوور هەیە نابێ بیشکێنیت، ینی تۆ حتا تۆپێکی تیپێکی دووگۆڵی دروست بکە، ئەو تۆپە دووگۆڵیە لە بینی خۆیانە ئەبێ لەسەر کۆمەڵە شت ڕێککەوت. ئەوە نییە تۆ هەموو جارێک هەر پاسبی بەیەکێکیان، ئەبێ پاسێک بێ بەم پاسێک بێ بێویتر، ینی هەندێک یاسای ئەخلاقی هەیە ئەو شتانە بەڕێوابە. بەزەکە تۆ شەرمت نەکرد و خەجاڵەت نەبووی بەرامبەر بە کۆمەڵێک کردەی سیاسی و کۆمەڵایەتی ومانە، یعنی سەرجەمی ئەو سوورانە شتێنی کە ئەبێتە توانای ئەویان هەیە ئەو کۆمەلگا فانتازیا کراوانە. ئەوە خاڵی دومیانەوەی کە تۆم بەبەست بوو ئینسان شەرم کالەوەی کە سەر بە نەتەوەیەکی دیاری کراوە، من باوەڕم بەوە نییە، ینی ئەو خاڵەی گەڵەرم زۆر بەراوە ڕاستە، ینی نیە
یعنی شتێک لەوە ناخۆشترە هەموو مرۆڤەکانی سەر زەوی هەمویان وەکو یەکیان لێبێت یەک زمان قسە بکەن هەمومان نەزانینە هەمومان بە ئینگلیزی قسە بکەن و هەموو زمانی تر لە ناوچێ یاخود یەک حکوومەت دروست ببێت لە باتیم هەموو دەوڵەتە نەتەوەیانەی ئێستا یەک حکوومەت بۆ هەموو دنیا دروست ببێت ئێوە ئەو حکوومەتە چێ ناڵێ هەمومان ناخوا زانینە ینی فۆرمێک لە پلورالیزم هەیە ینی ئەکرێت پلورالیزم فۆرمی جیاوازیە بێ مەسن فۆرمی چینی جیاوازە ئەتنیەتی جیاوازە دینی جیاوازە کەڵچەری جیاوازە زمانی جیاوازە باشێ یەکێک لە فۆرمەکانی ئەوەیە کە نەتەوەی جیاواز هەبێ بەڵام مەرج نییە ئەمە ئەمە ئەکرێ فۆرمی جیاوازیە بێ ینی ئەکرێ نیە ینی نەتەوە ئەکرێ فۆرمی هەبێت کوژەر بێت و وێرانکەر بێت و جینۆساید بکات بەڵامەشێ فۆرمی تری هەبێت کراوە بێ ینی نییە شەڕ نەکامە بزن فۆرمێکی وەکۆم فۆرمەی لە بەلجیکا هەیە یا فۆرمێک وەکۆ فۆرمەی لە سویسرا هەیەت یاوەکو ئە فۆرمەی دەوڵەت نشین دەوڵەت نەتەوە لە شوێنێکی وەکو هۆڵەندا یا شوێنەکانی ترە بەڵام ڕۆڵی شەرم لە سیاسەتە لە ڕاستیدا لە هەموو فۆرمێکی سیاسەتە ڕۆڵی خەجاڵەت بوون ڕۆڵێکی هێزگار گرنگە وەیەکێ لەو کێشانەی کە ئێمە ئەمڕۆ لە دنیای خۆمانە ئەمانەوەیە کە سیاسەت شەرمیتیانە ماوە ینی من بەدان و داربێ لەسەرەوە کە دەمانی شەرم لە سیاسەتی کوردیا شکار سەجیدۆری دروست کرد ئاخر شت دەوڵەت نەتەوە لە قەیرادایە هەرچی شتێک ئەمڕۆ لەسەر مەستێرەیە هەیە هەمووی لە قەیرادایە ژینگە لە قەیرادایە سیاست لە قەیرادایە ئابووری لە قەیرادایە دەوڵەت نەتەوە لە قەیرادایە پێکاتەکانی فۆرمە سیاسیەکانی بەر لە دەوڵەت نەتەوە حیزب لە قەیرادایە یعنی هیچ ینی ئەم ئالتەرناتیڤەکە چییە ینی ئەگەر ئێستاکە یەکەم شت ئەمڕۆ لە ئێستادا تا ئەم ساتە شتێک بە ناوی ئەلتەرناتیڤ بۆ دەوڵەت نەتەوە بوونی نییە ئەوەی کە هەیە لای ئێمە هەندێک تێزی ئۆچالانێ ڕەنگە من لە کۆتایەکە بێمە سەری ئەوەی کە دەوڵەتی نەتەوەمان ناوێ بەڵکو دەوڵەتی خۆشیێنمانەوێ ئەوەی کۆنفیدرال دموکراتی کۆنفیدرالیزیشن نازانم چۆن دموکراتیک نیشن یان دیموکراسی کۆنفیدرال دیموکراتی دموکراتیزم ئەم تێ زمانی ئەم تێزەش لەسەرەوەی کە تۆ لە خوارەوە هین دروست بکەیت ئۆرگان دروست بکەیت و ئەم ئۆرگانانە نوێنەری خۆیانە بێ و نوێنەرانە بچنە سەرەوە ینی لە باتەوەی تۆپ داون بێت لە سەرەوە بێتە خوارەوە لە خوارەوە بچێت بۆ سەرەوە ئەمە ژنی تیا بێت کوێنی تیا بێت ینی پرۆژەیەکە بەس لە ڕۆژاوا هەیە و لە ڕۆژاواش هێزێکی با بەڕێوە حەزەکەم دواتر قسەی لەسەر بکەم بەس بۆ ێزانم هێزێک ئەی با بەڕێوە هێزەکە خۆی دیموکرات نییە کە ینی نییە پەکەکە بە هەموو ینی پەکەکە هێزێکی سیاسی گرنگی ناو سیاسەتی کوردیە و ناو سیاسەتیشە لە تورکیا و لە تووشیا و لە سووریادا بەڵام ئەو فۆرمەی ینی بڕیارە سەرەکی گەورەکانی کوردستانی ڕۆژاوا لە ڕۆژاوا نادرێت کاکە لە قەندی لە درێ زانی نیە ینی چی بکرێت چی نەکرێت مفاوەزات بکرێت ئازاد چی بکرێت ینی فۆرمەکە تاکو ئێستاکە حتا لەو ئاستە بچووکەیە کە هەیە ئاستی پیادەکردنی لەو جوگرافیا بچووکەیە کامی 3 کانتۆنە 2 کانتۆنی ماوە ئێستا لەو 2 کانتۆنەدا هەیە ینی ناتوانێت بێ بە ئالتەرناتیڤی دەوڵەت نەتەوە ئەو شتە گەورەی کان ڕۆ هەموو چیانی لەسەر بیناکراوە بەبەستنەوەیە ینی ئەکرێت ینی بە هەموو قەیرانەکانیەوە تا ئەم ساتەی ئێستا لە دنیای ئەمڕۆدا شتێک بە ناوی ئەلتەرناتیڤ بۆ دەوڵەت نەتەوە بوونی نییە بەڕاستی ئەلتەرناتیڤێک کە قابلی پیادەکردن بێەوە قابلیەوە بێ لەگەڵ یا بژی نییە ئەو قسەیەکی ژیژێکە من لە زۆر شتە ڕێی ژیژێکم بەدڵ نییە ئەو لە باس لەوە کاڵێ دنیای ئەمڕۆ ئەوەندە کێشەکانی بۆ بە کێشەی گلۆباڵی جیهانی گەورە ئیتر لە فەقیریەوە بیگرا بۆ کێشەی ژینگە پیسبوونی ژینگە بۆ کێشەی دروستبوونی مافیایی نێودەوڵەتی ئەمانە بەو فۆرمە لە حکومڕانی چارەسەر ناکرێن کە ئاوا بچووک بێ و لە خوارەوە و نییە هەموو کەس بەشدار بێتیایە و ئەو باوەڕی بەوەیە ئێمە پێویستمان بە کۆمەڵێک ئۆرگانی جیهانی گرنگ هەیە خاوەندە سەڵات بن بەڵام بکرێت کۆنتڕۆل بکرێن
و ئیشیان ئەوە بێ بەگەشت ئەو دیاردە جیهانیە گەورە گەورانە بچنەوە مەبەستم لەوەیە ینی لە زۆر ئاستا لە زۆر مستەوای جیاوازە قەیرانی گەورە گەورە هەیە بەڵام ئێمە لە قۆناغێکی مێژویاژین لە سەردەمێکی مێژویاژین هینمان نیە ینی ئەلتەرناتیڤمان نییە بۆ ئەو قەیرانی ئەو هێزە گەورانە ینی ئەلتەرناتیڤمان نییە بۆ دەوڵەتی نەتەوە ئەسڵەن نەکنیمانە ینی بە بۆ چۆنی من لە دوای هاتنی کۆرۆناوە ئەو لە ڕۆژ یەکەمە باسم کرد ینی ڕۆڵی دەوڵەتی نەتەوە لە ناوژیانی ئەم کۆمەلگا ئەوروپیانە زۆر گەورە بووە یعنی قەت دەوڵەتی هۆڵندی لە 30 ساڵ و 40 ساڵی ڕابردوویە ڕۆڵی بەقەدەر ئەمڕۆ بۆ نمونە لە ئابووری هۆڵندا بەهێز نەبووە یعنی بە ملیارات دۆلاریان ناوە بۆ کارخانانەی کە زەرەریان کردووە هەمویان ناوە بە کارخانەی هۆڵندی تەبا تا ئێستاکە نزیکی 50 ملیۆن 60 ملیۆن ئینیان کڕیوە ئەمەی ئەم شرەنقە تازێ ئەم دۆزیوانەتەوە بۆ کوردنازانی ینی ئەو ڕۆڵی کە دەوڵەتی نەتەوەی بینیا دەمڕۆ لە بەگژاچوونەوەی کێشەکانە لە ڕێخستنەوەی ئابوووریە 20 ساڵ 30 ساڵ لەمەوە پێشبەوەی نیولیبرالیزمەوە نەیەبینی ئەمە ینی ڕۆڵێکی هەمان شێوە تقریبا لە 2008 نۆشە بوو بەهۆی کەوتنی وڵستریتەوە ڕاستە بەس ئەو کات فریای باقەکان کەوتن ئێستاکە فریای خەڵکی سەرجادەژەکەونەوەی کە کێشیان چاخانەکانە فریای چێشتخانەکانەکەون قەپاریانێ بە قەرز نارە پاریانێ ینی مانگی دوو مانگیانێنیا بەبەستم لەوەیە ینی دەوڵەت نەتەوە لە ئێستادا ئالەم لەم ساتە وەختێک کە ئێمە ئێستا تێگاشین لە هەموو کاتێکی تری لە ڕاستی سەدەی 20دا گرنگترە ڕۆڵەکەی گرنگترە لەم کاتەیە و کۆبوونەوەی خەڵکەکانیش لەناو ئەم وڵاتانە لە دەوری دەوڵەت نەتەوە لە هەموو کاتێ زیاترە ینی خەڵک هینەکانی کۆنگرە ڕۆژنامەوەیەکانی سەرۆکوەزیرانی هۆڵندا بە ملیۆن خەڵک سەیریەکە پێش کۆرۆنا پێش دروستبوونی قەیرانی کۆرۆنا 10,000 خەڵک 20,000 30,000 خەڵک سەیری ناکرد ئێستا هەموو کۆمەلگاکە ڕووی لە دەوڵەتە سیرەکە زارە دەوڵەت چی پێڵێ دەوڵەت چ پلانێکی هەیە و لەگەڵ یاڕوە لەبەرەوە بە تەسەوری من ئەو قسانەی لەسەرەوەی ینی قەیرانی هەیە بەڵێ قەیرانی هەیە بەڵام ئەلتەرناتیڤ هەیە بە بۆچوونی من لەم وەختەدا لەم ساتەی ئێستادا ئەلتەرناتیڤێک بۆ دەوڵەتی نەتەوە نییە بەڵام تۆ بڵێن دەوڵەتی نەتەوە مشکلە هەیە بەڵێ هەیەی کێشەی گەورەی هەیە بەڵێ کێشەی گەورەی هەیە ناسیۆنالیزم کێشەی هەیە کێشەی گەورەی هەیە توانێت بێ بە فاشیزم بەڵێ توانێت بێ بە فاشیزم ئەوانە هەر هەمووی ڕاستە بەڵام دنیای ئەمڕۆ دنیایکی ئاڵۆزە بەو تێزە سادانە چاک نابێەوە نییە ئێمە لە خوارەوە هین دروست بکەین کۆمەلگایکی ئیدیالیستی دروست بکەین و کۆمەلگایکی ئۆتۆپیەزەی بەڕێیم ڕێیم وایە زانینە بەڵام یەکێک لە کێشەکانی شەوەیە ینی ئەمە ڕایە ئەشێم ڕایە ڕاست نەبێ بەڵام تۆ لەسەر ئەم ڕایە بتکەن بە فاشیست و بتکەن بە ڕاسیست و بتکەن بە هین ئەمە بەزە ناو کووردا هەیە زانینە ئەم نەوع قسەکردنا کە تۆ ڕایە کتێ بە عقلی یەکێکی تر ناخوات بێ ناچێت تاقیەوە ڕاستم خۆت کا بە فاشیستۆت کا بە نازیۆت کا بە ڕێگەسپەرست و بەشتان بەحاڵ با بوەستین دێرەدا هەفتەی داهاتوو باسی خانم دەیەوە خانمەش پرسیارێکی هەیە کاک بەڵێ نازانم چێ پرسیاریە کاک مەریوان وەڵاو خانمە دەستی بەرزۆکە نازانم ناوی چییە نازانم من کەس نبینم خۆت دەتوانیت خۆت بزانم ناتوانم ئەمیوتت کەم ناتوانم ناوی چی لۆی من ئەمیوتی وڵای نازانم مەزانمە چمە سەری ناوەکەش پیشان نایە وڵای ئەگەر چکە بەڕاستی کاتمان نەماوە باس کردووە ئەتۆ ئەرزی خۆت هەڵی گرە بۆ هەفتەی داهاتوو پرسیارەکەت ناحتیادێ بە دواتر ئەوە دەمی چکە ناخۆشە چاوەڕێ کرد بەس ناوەکەم پێ بڵێ لۆ من ئەمیوتی کەم نازانم ناوەکەت چێ بەڕاستی ئەزای با خۆیان ئەمیوتکەن خۆی ئەتوانێ ئەمیوتکە ببوورە کاک ڕێبوار کاک ڕێبوار نییە لە خوار کاک ڕێبوارۆیە ئەو خانمە کاک ڕێبوار چێ ببوورە Her name is Excellence. ناوی Excellence. اوکی خۆت ئەمیوتکە خانم ئەزیەت نەبێ دەستان خۆش بێ مادوو نەبی کاک مەریوان دەستی خۆش بێ من پرسیارێکم پەیوەندی لە نێوان کلتور و نەتەوەیە چییە؟ یعنی پەیوەندی نێوان ئەم دوانە پەیوەندیەکی چۆنە؟ ئایا ئەوەیە کە ئەڵێ
هەر نەتەوەیەک و کللتورێکی خۆی دروستەکە یا ئەوەتا هەندێک کللتوری بۆ ماوەیەکەواکە بەسەر نەتەوەیەکە بستێنرێ یعنی ئێستا بۆ نمونە هەندێک بە شێوەیەکی باو هەندێک کللتور هەند کەیان بینین ئەمان خەنەوە بیری نەتەوەیەک ینی ڕێک ئەو وێنەیە لە لای ئێمە مەبەستەوەیە کە باس ئیسلامەکەین خاڵمان بۆ لای عەرەبە ڕوا یعنی پەیوەندی لە نێوان نەتەوە و کللتوران پەیوەندیەکی چۆن ینی ئەو زۆر مەزانی چیە نییە نەتەوە یەکەیەکی کولتوری نییە بەڵکو یەکەیەکی سیاسیە ینی ئەوە بەنە دەگەندرسنەڵەیە بەتز ئیماجن پۆلیتیکال کۆمیونیتی ئەمە یەکەیەکی سیاسی خیاڵیە لە خیاڵا دروست دەکرێت بەڵام هەموو نەتەوەیەک ئەوێت شتێک بۆ خۆی دروست بکە ناوی بنێ کولتوری نەتەوەیی خۆم ئەیتر نییە مەسەسە کورد دەفاڵێ من دەفم هەیە کلاشم هەیە سیات شەمانەم هەیە نییە گۆرانی مێ مۆسیقای تایبەت هەیە ئەم شتانم هەیە نیە هەموو میلەتێک بەڵام تۆ کە تۆ ورد سەیری بکەیت تەماشاکە مەسەن مۆسیقای کوردی و مۆسیقای یۆنانی و مۆسیقای بەشێک لە قەرەجەکان و هەندێکی تورکی و شتێک لە مۆسیقای فارسی و کەمێکێک مۆسیقای عەرەبی عێراق تۆمانە زۆر لە یەک نزیکن ینی هەندێک جیاوازی هەیە بەڵام یەک دنیا لێکچوونی شەیە فکری ناسیۆنالیستی پێ لەسەر جیاوازیەکان داگرێت پێ لەسەر داگرێت وەڵێ مەمە شوناسەکەی منەوە بۆ خۆی دروستیەکات یکا بە شوناسی خۆی تا ئەویا کێشە نییە بیکەی بە شوناس بەڵام ئەیکەی بە چ جۆرە شوناسێک ئەیکەی بە شوناسێک بۆ ئەوەی خۆت دابخەی بە ڕووی دنیای دەرەوەیە بۆ ئەوەی خەڵکانی تر لە خۆت بە کەمتر بزانی بۆ ئەوەی پێت وابێت تۆ لە خەڵکی تر باشتریت ئەوە کێشەیە بەڵام بیکەی بە شوناسێک بۆ خۆت بۆ ئەوەی پێگەیەکی کولتوری بە خۆت بێ هەستێک لە ناو خۆتا دروست پێی کە تۆ کەمتر نیت لە نەتەوەیەکی تر لە کەسانی تر ئەمەیان خاڵێکە ئەکرێ لەگەڵ یا بڕێی ئەمێنێتە سەرەوەی تۆ چۆن بەکارێنی دوایی تر ئەو خاڵە لە ناو کووردا زۆر باوە ئیسلام هینی عەرەبە و پەیوەندی بە کوردۆنیە کورد بەبووتارێکی زۆر درێژی من لەسەرمەیە باسی ئیسلام و زەردەشتێتەوە شتا ناکەم ئەزانی ئێمە لە باتیەوەی خەڵکێکی زۆرەیە لە زمنی یانە باوکی منی ڕێی وایە کە دینی ڕاستەقینەی کورد دینی زەردەشەوە ئیسلامە هاتووە ئێمەی داگیر کردو و نازام چی لێکردوین ئەم تێزێکە بە درێژایی 14 سەدەبوونی نەبووە ئەمە لە سەدەی 20ەمە ئەمە بەرهەم هاتووە ئەمە بەرهەم هاتووە لە ڕەتفعل و کاردانەوە بە ڕووی ناسیۆنالیزمی عەرەبیە بەتایبەتی و لە ئێرانیەکانی ژواڵێن نووسەرێکی زۆر مەشهوری ئێرانی هەیە لێرە لە هۆڵەدا ژیناوی قادر عەبدوڵایە من چەند جارێک مقابلەم کردو و نزیکۆ بینی و بەقسم لەگەڵا کردووە باس لەواکە ئاڵێ ئێران کولتوری خۆی هەیە و ئیسلام هاتووە وێرانی کردومانە بەڵام ئەگە تۆ ئێستاکە بڕ تەماشای ئێرانی ئەمڕۆ بکەی شوناسی سەرەکی ئێرانی ئەمڕۆ سۆنانتی شیعیزمە ینی نییە بەشێک لە ئیسلام بۆ بە شوناسی ئێمە ئیسلام بووە بە بەشێک لە شوناسی ئێمە ینی ئێمە نووسەرە هەرە گەورەکانی ناو مێژووی ئێمە تا سەدەی 20ەم هەمویان نووسری دینین ئیدر لە مەولەویە مەحمیە نالیە خانیە نازام کێ کەسی بە ئەگەر ئیسلامی لێ دەربێنین هیچی نامێنێتەوە زانی لەبەرەوە ئیسلام بۆ بە بەشێک لە شوناسی ئێمە ئیترمە تۆ پێت خۆش یاخود پێت ناخۆشە تۆ سیکولاری یا سیکولانی بەڵام ئەمە دۆخێکە دروست بووە و بەوە ڕزگار نابێ بڵێ وەڵا بە ئەمە بچینەوە بۆ زەردەشتی بەوە ڕزگار دەبێ ئەو هەم زەردەشتیەکە ئەوەی کا بێ بە زەردەشتی هەم موسڵمانەکە وایان لێ بکەی باوەڕ بە مافەکانی مرۆڤ بێنن وایان لێ بکەی باوەڕ بە پلورالیزم بێنن وایان لێ بکەی باوەڕ بەوە بێنن کە مافی ڕادەربڕین مافێکی زۆر گرنگە خەڵکە بێ بتوانێ هەیبێ ینی ئێمە بەگەڕانەوە بۆ شوناسێک کە پێشتر دروستکراوە و هەیە و بۆ کتێبێکی کۆن ڕزگارمان نابێ بەوە ڕزگارمانە بێ ببین بە بەشێک لەم دنیا تازەی ئەمڕۆ و یەکێک لە کارکتەرە سەرچەکانی دنیای تازەی ئەمڕۆ بریتە لە قبولکردنی پلورالیزم و جیاوازی و ماف و بابەتشتان دەستان خۆش هەواڵام زۆر زۆر سپاس کاک مەریوان خۆشەویستان تا سیمینارێکی تر بەخواتان ئەسپێرین ئینشاڵڵا هەفتەی داهاتوو جارێکتر بە یەکتر شادەبینەوە قساکەین لەسەر ناسیۆنالیزم نەتەوە بەڵکو بتوانین زیاتر فراوانتری کەین و بتوانین لەسەر نەک تەنها لە چوارچێوێکی ئەکادمی بەڵکو بتوانین زیاتری شەندێک پرسیاری جێی مشتومەڕ بوروژینین و زیاتر قسەی لەسەر بکەین
تا ئەو کات بەخواتانە سپێرین بمینن لە خێر و خۆشیدا.